ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیالۆگی تر. ئەم بەرنمەیە لەگەڵ هاوڕێی ئازیزم هاوڕێ عەلی مەولودایە. ئەم کاتت باش هاوڕێ عەلی، و میدوارم ڕۆژێکی باشت ببێت تا ئێستا، و میدوارم تەندروست باش بیت. زۆر سپاس بۆیەوە. سڵاو و خۆشەویستی و بەخێراتنم بۆ میوانە بەڕێزەکانتان، بۆ گوێگران و بیسەرانی ئەم بەرنمەیە. زۆر باشە. بەر لەوەی کە بەرنمەکە دەست پێ بکەین هاوڕێ عەلی، منەبێ لینکی یوتیوبەکەمان لە چەند جێگەیەک بڵاو بکەمەوە، لەبەرەوەی ئەم بەرنمەیە بە تایبەت ئەم بەرنمەیە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پەخشە بێ، لە جێگەی ترەوە پەخش نابێت. لەبەرەوە بێ کارێ بکەم کە بینەرانمان ئەمە بزانن. لایڤی فەیسبوکمان نییە، تەنها لایڤەکە لە یوتیوبەوەیە. بەرحاڵ ئەبێت هەوڵێ بین کە بینەرانمان ئاگادار بن کە بەرنمەکە تەنها لێرەوە پەخشە بێت. بەرحاڵ بە بینەرانی ئازیز ژەڵێم ئەگەر لای خۆیانەوە هەوڵبەن لەگەڵمانە کە لینکی ئەم یوتیوبە لە سوۆشیال میدیای خۆیان بڵاو بکەنەوە، و هەوڵبەن بینەرانکی زۆرترمان لەگەڵا بن. جێگەی سوپاس بێگە تا ئێستاش نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بە دەست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. دووبارە بە خێراتن دەکەم هاوڕێ عەلی. ئەمڕۆ ئێمە بەرنمەیەمان سەبارەت بە ئەو ڕووداوانەیە کە لە سلێمانی گوزەرە. بینەرانی ئێمە ئازانن یا گوزەرێ لە حاڵێکە تەواو نەبوو، وازانم ئەمە لەوانەیە هەنگاوی یەکەم بێ و هەنگاوی تریشی بەدوایە بێت. تەمان بینەرانی ئێمە گاداری ئەوە هەن کە لەم ڕۆژانەی ڕابردووە خودت هەفتەی ڕابردوو 21 لەسەر 22 مانگ کە ئەکاتە تقریبان ڕێک هەفتەیەک لەمەوبەرە لە ڕووداوێکی زۆر ناوازە و شۆکهێنەرە پەلامارێکی سەربازی کرایە سەر مۆڵگەی گروپێکی تر کە پێشتر بەشێک بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی لاهور، وە سەرنجام کوشتارێک وە خوێنڕەشنێکی بڵێن کەمێک بێوێنە لە مێژووی چەند ساڵی ڕابردووە یا خۆدلانی کەم 20 ساڵی ڕابردووە لە ناو شاری سلێمانی ڕوویدا. و ئەمە بەڕاستی ڕووداوێکە کە جێگەی تێڕامانە، جێگەی لێوردبوونەوەیە لە هۆکارەکانی، لە کاریگەریەکانی، لە کاریگەری دەوڵەتەکانی دەوروبەر و هێزەکانی ناوچەکە لەسەری لەو فەزایی کە بۆتە زەمینە بۆ دروستبوونی و هەروە لەو دۆخەنوێی کە خەڵکی ناڕازی لە کوردستانە لەگەڵی بەرەو ڕووە. ئێمە تەبعاً لە لایانی جۆر بە جۆرەوە هەوڵەدەین ئەم باسە بکەین. من بەش بە حاڵی خۆم لە سلێمانی نیم، نزیک نیم لە ڕووداوەکانەوە، بەڵام بە ئەو شوێنکەوتن و ئەو متابعی کە کردومە لە ڕابردووە ئەتوانم بزانم ئەمانە هۆکارەکانیان چین، یاخود لە چوە سەر هەڵێنا بەرەو کوێژە چن تەنانەت، یاخود ئەتوانم لە ڕووی تەحلیلیەوە ئەوە بەیانکەم. بەڵام من پێم وابێ لەو بابەتەوە بە حوکمەوەی هاوڕێ عەلی لە ڕووداوەکانە و نزیکترە مشینە هەندێک لایەنی هەبێ کە من بە حوکمی دووربوونم لە بڵین شانی ڕووداوەکانەوە زۆر پێی ئاشنانە بم، یاخود لەلام بەرجەستە نەبن وەک پێویست. من بەوە دەست پێ بکەم هاوڕێ عەلی، بەگشتی تەسویرت چییە لەسەر ئەمە لە درێژەی چ سیاسەتێکە هاتوۆتە پێشەوە، زەمینەکانی چین و چۆنە ئێمە وا کتوپڕ ئەو ڕووداوانە بینین کە بەڕاستی بە هەموو معنایەک شۆکهێنەر بوون. زۆر سپاس، دەستان خۆش بێ بۆ ڕێخستنی ئەم بەرنمەیە. بە دڵنیاییەوە ئەوەی کە ڕوویدا لە شەوی 22 مانگە هەم وەک تۆ باس کرد شۆکهێنەر بوو و هەم جێگا ئەسەفێکی زۆرە بەبێ هیچ گومانێک ئەمە جگەل لە سەرکوتی ئازادی، جگە لە پێشێلکردنی مافی هەڵسوڕانی سیاسی ناتوانێت تەفسیرێکی بێ. هەرچەندە ئەمە هەوڵ درراوە کە لە لەفافەیەکی یاساییە و پێچرێ بە هەمان ئەو کەیسەی کە بۆ سەرۆکی نەوەی نوێ بۆ شاسار عەبدولواحید کە کراوە بە ناوی بابەتێکی یاسایی وەکو کەیسێکی یاسایی کە پێنراوەتە پێشەوە، کە لە ڕاستیدا یاسا تەنها ئەوەندە پەیوەندی بەم بابەتانەوە هەیە کە بەکارهێنراوە یا بەکار دێت تایدا.
بەڵام ئەم ڕووداوانە من بە ئامانجی ئەوەی ناکە لە قورسی ئەم جۆرە ڕووداوانە کەم بکرێتەوە، بەڵام ئەم ڕووداوانە یەکەم جارە ڕۆدەن و کۆتا جاریش بێ ڕۆدەن. ئێمە لە لانی کەم لە 91ەوە شاهیدی زنجیرەیەک لە ڕووداوی لەو بابەتانە اینجا بە هەمان ئەندازە قرس و کاریگەر بوو بێ، قوڵ بوو بێ، یان بە پلەی جیاواز بوو بێ. ئێمە شاهیدی ئەوەین لە شوراکاندا سەرکوتی شوراکان دیاردەیەکی زۆر دیار و بەرجەستەی سەرکوتی ئازادی سیاسیە. ئێمە لە ساڵانی دوای نەوەتەکان و ئەوانەش شاهیدی ئەو جۆرە لە پەلاماردانانەی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. لە ساڵی 2000دا ئێمە شاهیدی ئەوەین کە هەر بەم شێوەیە پەلاماری بارەگاکانی حیزبی کۆمونیستی کرێکاری دراکە لە ناوەڕاستی شاری سلێمانیدا کۆپۆلێک لە ئینسانی تێکۆشەر و خەباتکار شەهید کران، قەتڵ عام کران. و ئێمە لە 7 شوباتدا شاهیدی هەڵتان لەسەر ئازادی سیاسی و ناڕەزایەتی خەڵک و هەڵسوڕانی سیاسی بزوتنەوە سیاسیەکانی دەرەوەی دەسەڵاتی سیاسین. لە دوای 7 شوباتیشەوە ئێمە بینەری کۆمەڵێک ڕووداوی لەو بابەتانێ هەر لە ناڕەزایەتیەکانی ئەم ساڵانەی دوایی بگرێت کە دواترین یان ناڕەزایەتی مامۆستایان بوو کە کۆڵان بە کۆڵان بەدوای مامۆستایانی ناڕازی کە داوای قوت و موچە و مافی سەرەتایی خۆیانیان دەکرد. قسەکەی منەوەیە کە ئەمە یەکەم ڕووداوە و بە دڵنیاییشەوە دووەم کۆتا ڕووداو نابێت. ئەمە دەتوانین سەرەتای زنجیرەیەک لە ڕووداوی داهاتووە کە هەم بە سلێمانی ناگیرسێتەوە کە بە بڕای من پەیوەندیدارە بە سەراسەری هەرێمی کوردستانەوە و ڕەنگە فراوانتریش بێ لە هەرێمی کوردستان و بتوانێت پەلپاوێ بۆ کۆمەڵێک ڕووداوی سیاسی و سەربازی نەخوازرا و دڵتەزێن کە لە ناوچەکەیە لە چوارچێەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە بەڕێوەی بێتە پێشەوە. ئەمە توانین بڵێن کەلوویەک لە زنجیری کۆمەڵێک گۆڕانکاریە کام لە پێشتردا بۆ ئەم لە داهاتوودا بە شێوەیەکی قورستر دێتە پێشەوە. بەڵێ من لەو لێکدانەوانی کە بینیومە بەشێک پێیان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ مۆدیلێکی بابەتی حیزبی دیموکراتی کوردستان لە هەولێر بێنێتەکایەوە، مۆدیلێکی تر تۆسقاڵێکیش لە دەنگی ناڕازی و نەیاری تیا قبول ماکرێ، مۆدیلێکە ئیستیبدادێکی ئاشکرا و بێپەردە و جۆرێک سەدامیانە لە کۆمەڵگەیە پیاداکەوەی کە حیزبی دیموکراتیکە لە پارتی دیموکراتی کوردستانێکە لە هەولێرە هەماشت دووبارە بێتەوە، ینی پەراوێزێک نەمێنێتەوە بۆ ناڕەزایی دەربڕین بۆ ئەوەی لە هەڵبژاردنە منافەسەکردن بۆ کورسی بردن بۆ ئەوانەوە ئەم کورسیانی ئەم ناوچەیە وەکەوەی کە کورسیەکانی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان زۆرترێتر حیسەن بۆ بردننی بەش لە تاڵانی ئەوانە و بۆ زەمانەتکردنی ئەوانەیە. لەو بابەتەوە لێکدانەوەی ئێوە چۆنە؟ بەدڵنیاییەوە بەداخەوە کە ئێستا نمونەی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە پارتی دیموکراتی کوردستان چێبەرچێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەکات بۆ ئەوەی کە لاسایی ئەو بکاتەوە، بۆی کە شێوەکانی ئەو بەرخوردەکانی ئەو پەیوەندەکانی ئەو لەگەڵ خەڵکاوە هەڵوێستەکانی ئەو لە بەرامبەر خەڵکە دووبارە بکاتەوە. ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەدەیان ساڵ کردوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە دوای هاتنە سەرکاری باخڵ تاڵەبانی ئەوێ بە چەند ساڵێک بیکا بە دڵنیایەوە لەبەرەوەی کە پرۆسەکە خێراتر دەچێتە پێشەوە، دیاردەکانیش بە جۆرێک زەقتر دەردەکەون. بەداخەوە کە یەکێتی نیشتیمانی ململانەکەی لەگەڵ پارتیا لەوەیە کە ئایا دەتوانێت لەو زیاتر دەست بەسەر سامانی گشتی لا بگرێ، ئایا دەتوانێت بەقەدەر ئەو یا لە هاوشانی ئەو سەرکوتی ئازادی سیاسی بکە، ئایا دەتوانێت بەقەدەر ئەو بتوانێت فەزای سیاسی ئەو ئاوەڵایی کە لە سلێمانی و دەوروبەری هەیە و کە هەمووان دەڵێن شتێکی مێژوویە، ینی پەیوەندی نییە بە ئەوانی کە لەسەر کارنەوانی کە لەسەر حکومن، ئایا دەتوانێت ئەم فەزا ئاوەڵیان فەزا کراوەیە دابخە. بەداخەوە کە ئەوە ڕەنگە لە هەندێک شوێندا بۆی چوبێتە سەر و لە هەندێک شوێنیدا ڕەنگە گرفتی گەورە بۆ
یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بکە. بەڵام بە بڕای من بابەتەکە بە تەنها ئەمە نییە، کۆمەڵی فاکتەری تریشەیە. یەکێ لەو فاکتەرانە ئەوەیە کە ئەگەر لە هەلومەرجێکی دیاریکراوە لە سەردەمێکی دیاریکراوە لەژێر کاریگەری ڕای گشتی بە تایبەتی لەژێر کاریگەری فشارەکانی کۆمەلگای ڕۆژئاوایی یا ئەمریکا و هێزە با بڵێن بلوکی ئیمپریالیستی ڕۆژئاوا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕازیە دەسەڵاتە سەرکوتگەر و ئیستبدادەکان ناچار بوون پەراوێزێک بۆ دیموکراسی بۆ مافی مرۆڤ ئەگەر شقلی و فۆرماڵیش بوو بێ ئەگەر ڕێگایەکی باریشکیش بووێ بۆی بکەنەوە بۆی خەڵک لانی کەمی بەشداری هەبێ لە پرۆسی سیاسیدا. بەڵام ئێستا بە دەلیلی ئەوەی کە ئەمریکا و ڕۆژئاوا پێویستییان بە مافی مرۆڤ و ئازادی و ئەم ئیدعاانی کە پێشتر بوویانەکە هەڵبەتا پێشتری زۆرتر ئیدعا بۆ لە جیهانی زۆرتر بانگەشە بۆ پاگەندە بۆ لە زیاتەوەی بەش حەقیقی بێ و پەراوێزێکی حەقیقی واقعی بکرێتەوە بۆ بەشداری واقعی خەڵک لە پرۆسی سیاسیدا. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا ئێستا پێویستیان بەوە نەماوە. ئەمریکا لەسەر ئەوەی کە پێشێلکاری مافی مرۆڤ دەکرێت، لەسەرەوەی کە پێشێلکاری ئازادی دەکرێت، لەسەرەوەی کە پێشێلکاری دەنگدان و هەڵبژاردن دەکرێت، لەسەرەوەی کە دیموکراسی پێشێل دەکرێت، لەسەر هەموو لەسەر هیچ کامێک لەوانە هیچ دەسەڵاتێک سەرزەنش ناکە، هیچ دەسەڵاتێک لەژێر فشاردا نییە. ئەمە بە بڕای من بەشێکی ئەوەیە کە مەسەلەن دەسەڵاتی ناچار کردووە کە دەستی خۆی زنجیرەکانی خۆی لە ملی خەڵکدا تون بکاتەوە. خاڵێکی ترەوەیە کە پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گەیشتووە بە جۆرێک لە بنبەست، گەیشتووە بە ئاستێک خەڵک ناتوانێت بەم شێوە لە حکومڕانی ڕازی بێ و لەسەر ئاستێکی فراوان ناڕەزایەتی هەیە، بیدانەی دەکا، خوازیاری گۆڕینیەتی خەبات دەکا لە بەرامبەری بەرەنگاری دەکا لە پێناوی گۆڕانکاریەکی جددی و ڕیشەی هاتوۆتە مەدان ئەی وەکو بکارێکی سیاسی وەکو بەشدارێکی سیاسی لە پرۆسی سیاسیا بەشدار بێ، لە بڕیاری سیاسیا بەشدار بێ، ئەو دۆخی قبول نیە، نە دۆخی سیاسی نە دۆخی ئابوووریەکە. ئەمانە بە جۆرێک ئەم دەسەڵاتی وا لێ کردو کە ناتوانێت خەڵک ڕازی بکە. ئەگەر دەورانێک توانی بێتی بە ناوی مەسەلەی نەتەوایەتیەوە، بە ناوی مافی کوردەوە، بە ناوی ئازادی و دیموکراسیەوە، بە ناوی سەرەتابوونی دەسەڵاتەوە، بە ناوی کۆمەڵێک ناوی جۆرە جۆرە خەڵکی قەنەعەت پێکرد بێ، باوەڕ پێهێنابێ بۆەوەی کە سەرفی نەزەر بکەن، چاوپۆشی بکەن، چاوەڕوان بکەن. بەڵام ئێستا ناتوانێت هیچ کامێک لەوانە جوابی نیاز و پێویستەکانی دەسەڵات بداتەوە، دەسەڵات ناتوانێت خەڵک ڕازیکە. بۆیە تاکە شتێک کە ئێستا لە بەردەمی ئەم دەسەڵاتەدا ماوەتەوە یا تەسلیم بوونە بە ئیرادەی خەڵک یان توندکردنەوەی زنجیرەکانێتی یا بەکارهێنانی ئیستبداد و سەرکوت و بەڵام دروست هاوڕێ عەلی ئەم هەنگاوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵهێناوەتوانێ بەشێک لەو چاودێرانە کە لە نزیکەوە متابعی قەزەکانە کردوانە ئەڵێن یاخود لە هێزال ئەو لێکدانەوەیە کە بڵاوە ئەگەر مەبەستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستگیرکردنی لاهور و براکەی و یاخود کەسانێک وایە لە ناو جوڵانەوەکە ئەوانە و کاریان زۆر بە ئاسانی بۆ ئەکرا. یعنی هەر ئەو ڕۆژە لە دەوروبەری سعات 2:30 بۆ پێم وابێ بڵێن ئەسرەکەی بۆ هێشتا هیچ بڕیارێک لەلایەن دادگاوە دەرنەچووە، کەس نەیزانیوەکە نیەتیشی لەم بابەتە لە ئارە ڕۆژی 21 بانگ لاهور لە تازەیەک بووە لە ناو شارە کەکرا زۆر ئاسان دەستگیر بکرێ. بەڵام هەڵ پوتانە سەر لالەزار و بەکارهێنانی 20 دەبابە نزیکەی 180 سیارەی درع کە پێوترێ باجەر، بەکارهێنانی ئەم دۆشکەیە تۆپ، هاون، تەنانەت چەندین درۆنی خۆکوژی لە پەلاماردانی لالەزار و لە کوشتاری ئەو خەڵکەیەوە دواتر ڕەسەمگرتن و وێنەگرتنی ئەسیرەکان و دیلەکان بە ڕوودکراوەیی جنێ و پێدانیان تی هەڵدانیان ئالێم گەڕەبابی کوژم لە بینیەکە وتنیان و بڵاوکردنەوەی ڤیدیۆیانە هەمووی نیشانەی ئەوەیە کە بە جۆرێک بە کوردی ئەڵێ خەس و گوێ بگرە و بووچە لەگەڵ تۆمەیە بە پێچەوانەوە مەسەلەکە بە جۆرێک لە جۆرەکان لاهور بەهانێ ئەسلی مەسەلەوە ئەسلی مەبەست چاوشکاندن و چاو
بڵین ئەستۆشکاندنی یاخود ملکەچ پێکردنی خەڵکی شاری سلێمانیە و ئەو ناڕەزایانەیە کە لە ناو خەڵکا جۆشە خۆن و ئەو تووڕەییە کە خەڵک هەیەی ینی دیارە بە زمانیشی ڕوون و ئاشکراڵێ من لەگەڵ ئامۆزاکەی خۆما ئەوە بکەم لە ئێوە چین من ئەگەر ئامۆزاکەی خۆماوە خەڵکانی خوێم کەڵ بڕیارێکی دەرکردووە نازانم دیارە حتمما تۆش ئاگاداری ئەوە هەیە کە ئەو یاسایە و ئەو قرارە و بڕیارێکە لە دادگا دەرچووە مادەی 406 بە چمانەیە کە مادەی 406 سزاکەی ئەعدامە بە سزای ئەعدام ئامۆزاکەی خۆی گرتویان یە بێ ئەعدام بکرێت ئەگەر ئەم لەگەڵ ئامۆزای خۆیان و لەگەڵ شەریکی خۆیان و لەگەڵەوەیە کە تا دوێنێ هاوڕێ بوون ممکنە لە تەواوی ژیانیا کەس بە ئەندازەی لاهور لێوەی نزیک نەبوو بێت تەنانەت براکەی خۆشی ئەگەر بافە بتوانێت ئەمە لەگەڵ لاهورا بکە لەگەڵ خەڵکی ترا بۆ نایکە و لەگەڵ ناڕزانی ترا بۆ نایکە هاوکات لەگەڵ ئەمەیە ئەوە تا مەسەڵەن شاسوار عەبدولواحید کە قبوڵمانێ قبوڵمانەیە بەستا بەنای ئۆپۆزیسیۆن لە شاری سلێمانیان هەڵەسێ و دانیشێ ئەویش لە زیندان هەیە و بە تۆمەتێکی دیاریکرا و خراوەتە زیندانەوە کەکرێ چاوەڕوانی بڵین یەکلابوونەوەی یەکجارەشی ئەو کەیسە بوونایە بەر لەوەی زیندانیان کردایە ئەمانە هەمووی نیشانەی ئەوە نییە کە بەڕاستی لە ئەم پەلامارە بۆ سەر ئەم لاهور بۆ ترساندنی خەڵکە و بە جۆرێک منەوە چەند ڕۆژە متابعاکەم ڕەتفعل و ڕنگدانەوە و بڵین کاردانەوەی خەڵکی جگە لە سۆشیال میدیا لێ دەرچێ من شتێکی ئەو تۆ نابینم ئایا مەترسی ئەوە نییە فعلا خەڵک تووشی ترس و تۆقاندن ببێتم دۆخەیە بێگومان ئەم پەلامارەی بۆ سەر بە هەر ناوێکەوە بێ بۆ سەر هەر کەسێک بێ لاهوری شێخ زەنجی بێ شاسوار عەبدولواحید بێ لایەنێکیکە بێ کەسایەتیچکە بێ مامۆستایانی ناڕازی بن هەر کەسێ بێ ئامانجەکەی بەگشتی ئەوەیە کە خەڵک پاشەکشە پێ بکەوە بە دڵنیاییشەوە ئەم جۆرە ڕەفتارانە ئەم جۆرە کارانە لەگەڵ خەڵک ینی پاشەکشەی بە جۆرێک بە لە ڕەنگە بە خەڵک کرد بێ بە و پاشەکشش پێ دەکا بە دڵنیایی بزوتنەوە کۆمەڵایەتەکان ڕەنگە بۆ فترێک بۆستێنێ یا ناچاری بکا بچێتە ئاستێکێکە و قۆناغێکەوە ئەمەی کە ئێستا دەگوزارێت دەسەڵات پێی ناوەتە قۆناغێکی نوێ یعنی هەر لەناو ئەو چوارچێوەی خەبات و بڵێن چوارچێوەی استراتیژ و سیاسەتی کە خۆی پەیڕەوی کردو لە سەرتاوە بەڵام ئێستا پێی ناوەتە قۆناغێکی نوێ کە قۆناغێکی لانیکەم لە ڕوانگەی ئەمەوە مەترسیدارەوە خراپە بۆ خەڵک زیانی گەورەیە بۆ خەڵکیش لە بەرامبەر ئەمەدا ئەبێ پێ بنێتە قۆناغێکی نوێ بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەمەل و مەرجە نوێدا بە شێوەی کۆن ناتوانێت ڕوبەڕووی ئەم دۆخە بێتەوە بۆیە بە دڵنیاییەوە جۆرێک لە وەستان دروست دەبێەوە ئەبێ ڕێگایەکی تازە ڕێگایەکی نوێ بۆ خۆی بکاتەوە بۆ وەستانەوە لە بەرامبەر ئەم دۆخەیە بەڵام من لە بەرامبەرەوە پێم خۆشە شتێکەش باسکەم بەجیالەوەی کە بە دڵنیاییەوە ئەم جۆرە پەلەماردانە بۆ چاوترسێنکردنی خەڵکە بۆ پاشەکشەکردن کرد کە پاشەکشەکردنە بەخەوە خەڵک و خەباتی تێکۆشانی خەڵک بەشێکی تریشی ئەوەیە کە ئێمە هەمومان شاهیدی ئەوەین کە لە ناوچەکەدا کۆمەڵێک ئالوگۆڕ بەڕێوەیە کۆمەڵێک ئالوگۆڕ ڕووی داوە ململانەی نێوان ئەمریکا و ئێران مێژوویەکی تێپەڕاندووە ململانەی نێوان ئیسرائیل و ئێران و یا ئیسلامی سیاسی پێی ناوەتە قۆناغێکی هەستیار و مەترسیدارەوە بەشێک لەو پڕیشکانەی بە دڵنیایی ئەم شەڕە ئەیگرێتەوە ئاگری ئەم شەڕە ئەیگرێتەوە کۆمەڵگای عێراق و هەرێمی کوردستانە و ململان بەشێکی ململانیەکانی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا دێتە ناو عێراق و هەرێمی کوردستانەوە و دوور نییە کە بێ بە سەرزەمینێکی گەرم بۆ ئەو ململانەیە شاری سلێمانیەکێ لەو شوێنانەیە کە ئێران تەماحی تایدا هەیە بەسەر بە جۆرێک لە جۆرەکان بە سەرزەمینی خۆی دەزانێ و هەوڵ دەدا بە بڕای من ئەمەش خۆش بەشێک بیان یەکێ لە هۆکارەکانە هۆکارێکی پێم وابێ سەرەکیش بێ هەوڵ دەدا کە یەکێتی نیشتیمانی وەکو حاکمی یەکەم لەم ناوچەیە لەم دەڤەرە لەم زۆنە یەکلا ببێتەوە یەکدەست بێتەوە هەروەکو چۆن
تورکیا کەڵکی زۆری لە یەکدەستبوونەوەی پارتی لە ناوچەکان لە زۆنی زەرد و لە ناوچەکانی خۆی وەرگرتووە بۆ ئەوەی کە هێزەکانی خۆی بخزێنێتە ناو هەرێمی کوردستان بۆی پەلاماری پەکەکە بدا بۆی کە هەواڵگری لێرە مەسەلەن بنکەی جۆراوجۆری هەواڵگری بچێنێ بۆی تاقیبی بەرژەوەندی ئابوووریەکان و ئابووری بەرژەوەندی سیاسەکانی خۆی بکە. ئێرانیش بە هەمان ئامانجەوە بە هەمان تەماحەوە وێ بە جۆرێک هەوڵداوە کۆمەک دەکا بۆی کە لە زۆنی سەوز لە یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک یەک دەست بێتەوە و شتێکەش بڵێن بەڕاستی ئەگەر بۆ چەند ساڵێک لەمەوە پێش تا ساڵانێکی پێش ئێستا کۆمەڵێک پاڵەوانی ناواقعی کۆمەڵێک پاڵەوانی ساختە کۆمەڵێک پاڵەوانی فەیک پێویست بووبن بۆ پرۆسەی سیاسی ڕاستیەکە ێزە ئەو پاڵاوانانش پرۆسە پێویست نەماون وردە وردە ئیتر کێشنەوە لە مەیدانەکە و ئەگەر جاران بۆ جوانکردنی سیمایی بەناو دیموکراسی لە بینی دوو قەوسە پێویستیان بە کۆمەڵێک دەم و چاو بەنای ئۆپۆزیسیۆنانە بۆ ئێستا ڕاستەکەی پێویستیان بەوە نەماوەکە وەگوتم هەم لە پەیوەندیان لەگەڵ خەڵکە و هەم لە بارودۆخێکە کە ئەوان خۆیانیتیان کە بارودۆخێکی نەخوازراوە کەوان ڕوبەڕووی ڕەنگە شەڕ و جێچەڵ و ململانەیەکی تون ببنەوە لە ناوچەکەدا ئەوان ئەگەر بە هێزێکی یەکدەست و بە توانایەکی زۆرەوە نەچنە ناو ئەو شەڕە نوێیانەوە ڕەنگە لە بین بچەن توانای مانەوەیان نەبێت توانای ڕوبەڕووبوونەوەیان نەبێ بۆیە هەموو ئەمانە پێمان دەڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوەیە کە یەک دەست بێتەوە کە بە بڕای من ئێران هاوکاری جدیەتی و ڕەنگە زۆر باشە من پێم خۆشە زۆرتر لەسەر ڕۆڵی ئێران حکوومەتی عێراقیش ڕەنگە حکوومەتی عێراقیش بە جۆرە لە جۆرەکان نام پێم خۆشترە زۆرتر لەسەر ڕۆڵی ئێران و دەوڵەتەکانی ناوچەکە قسە بکەین بەڵام تۆ ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا لەم بابەتەوە من بەر لەوەی ئەو پرسیاری خۆم یا خودڕۆی خۆم دەربڕم دووبارە داوا لە هاوڕێیانی ئازیزەکەم کە لینکی ئەم بەرنامەیە لە یوتیوبەوە پەخش بکەن لە لای خۆیانەوە و بتوانین کە زۆرترین بینەرمان لەگەڵا بن بەرحاڵ هەر هاوڕێیەکیش بێوێ وەکو ڤیددیۆ ئەوانە بەشدار بێ من بە خۆشحاڵی و پێم خۆشەوە حتمما ئەتوانن بەشدار بن لەم گفتوگۆ و لەم قسە و باسەیە من ئاگادار بکەنەوە حتمما لینکی ستۆدیۆکەیان بۆ نێرموو لە بەرنامەکەمانە بەشدار بن لە ڕێگەی یوتیوبەوە ئەکرێ کۆمنت بنووسرێ هاوڕێکی ئازیز بە ناوی یاخود بینەرێکی ئازیز بە ناوی برایم کەریمی ئەنەگرەی لێکردوینەڵە کاکە بۆ کەسی مخالیف ناهێنی لەگەڵ یا قسە بکە بۆ هیچ کات کەسێکی ئاپۆچی ناهێنی فقط ڕخنە لە پەکەکە گرن بەرحەڵام بەرنامەی سەبارەت بەوە نییە و ڕخنەش لام و حیزبێواریدە و ئەوەش دروست نییە ئەمە خەڵکانی زۆر نزیکمان لە ڕوتی ئاپۆچی یاخود تەفگەری ئازادی و هێناوە و لێرە قسە و باسییان کردو ڕێی خۆیان دەربڕیوە ئەڵێ لا لەزار پلانی ئێران و تورکیا بوو کاکە بەرحاڵ هەندێک کۆمنتی تریش هاتووە بەرحاڵ ئەوانەی کە پێویست بێت لە بەرنمەکە وەکو پرسیار هاتبێ وەکو پرسیار بکرێت لە میوانەکەمان یا لە من حتمما ئەو کۆمنتانشی کە پەیوەندی بە باسەکەمانەوە بێ بێگومان نیشانیان ئەدەین بە پێی پێویست و پێی کاتی بەرنمەکەمان بەرحاڵ هاوڕێیان و ئازیزان دووبارە داواتان لە یەکەم لینکی ئەم یوتیوبە لە سۆشیال میدیای خۆتان بڵاو بکەنەوە و فرسەتیش هەیە بۆ بەشداریکردن چ بە کۆمنت بێ یاخود ڕاستەوخۆ بە ڤیدیۆ بەڵێ من پێم خۆش بوو تیشی بخەینە سەر شتێکە تۆ باست کرد باسیەوەت کرد ئەو بڵین کارەکتەرە پاڵەوانە کارتۆنیانەی کە بڵین دەسەڵاتی ڕابردووی ویستودیان لێ ببینێت چیتر کاریگەریان نەماوە من بە بیری ئەوەیە هاتم کە هەستەکەی لە دنیا سەر تاسەری دنیاە بە جۆرێک سەرمایهداری و چینی باڵادەستی دنیا بە جێگایە گەیشتووە کە چیتر پێویستی بە تەنسیلکردن نیە دیارە من خۆمەمە بە شتێکی پۆزتیڤ نابینم بەرحاڵ من وازانم مەتا لە ڕوابیتی کۆمەڵایەتی ئەوانەیە کەسێک گەر لە دڵەوە ڕقیشی لێم بێ لە ناو خەڵکا باسی نەکەوت بەرەو ڕوون نەبێتەوە و زۆر بە بێشەرمانە ڕق و تووڕێی خۆی بەرامبەر دەرنەبڕێ هەرواش وایە مەسەرەن ئەم دەوڵتە سەرمایهدارێنە تا جێگایی کە شەرم نازار بن لە کردەوەی
نادروست و ناشارستانیانەوە زۆر ئاشکرا دوژمنانە بە ئازادی ئەوانە باشترە بۆ دۆخی کۆمەلگا لە ئاسایشێکی زۆرترە ئەبێ. بەڵام ئێمە ئەمڕۆ شایدی ئەوەین بەبەر چاومانەوە ئەوە تقریبەن 20 مانگە زیاتر لە 20 مانگەوە بێ 21 مانگ لە غەزا جینۆسایدێکی زۆر ئاشکرا و زۆر پەتی بەبەر چاوی کامێراکانەوە بە زیندوی نیشانی دنیا ئەدرێ. ترامپە بینین لەو سەری دنیا لە قەڵای دیموکراسی دنیاە هەر وەک چۆن بافڵ پەلاماری لاهوریدا ئەویش پەلاماری ڕاوێژکاری ئاسایشی گشتی ئەمریکای پێشتر هەر ڕاوێژکاری ئاسایشی گشتی پێشتری خۆیدا لە دەورەی یەکەمیان جۆن بۆڵتن و چوونە سەر ماڵەکەی و کەوتنە تەفتیشکردن یاساکان پێشێلەکە بە جۆرە لە جۆرەکان بڕیارنامە و بەیانەمەی وا دەرەکان ڕۆ قسەی لەسەر دوێنێ پێوە بە قسەی لەسەر ئەعدامکردنی تاوانبارەکانە کرد لە ئیران بەشێت بەمەرجێکە حکمی ئەعدام لە زۆرێک لە ویلایەتەکانی یا لە بەشێک لە ویلایەتەکانی ئەمریکا قەدەغەیە. قسە لەسەر ناردنەوەی پەر ئایانی هەموو پێشێکاریەکان لە بابەت یاسا ئەوانە زۆر بە ئاشکرا ئەکرێ. ئایا پێت وانە کە ئەم جۆرە فەزایە و ئەم جۆرە هەلومەرجێ لە دنیاە کە ڕێگاشی داوە بە کەسێکی بڵێن ناستابیل و زۆر ناجێگیری وەکو بافڵ کە هەم ببێ بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بەم شێوازە دڕندانەیە نمایشی هێزکە لە ناو شاری سلێمانیە؟ بێگومان ئەوە کاریگەریەکی زۆر زۆری هەیە، فاشیزمێکی نوێ هەیە کە لەسەر ئاستی عالەم خەریکە پەل لە کوتێ خەریکە دەسەڵات پەیدا دەکا، خەریکە ئەچێتە ناو ناخی بزوتنەوە سیاسە بۆژوازیەکانەوە، خەریکە کۆمەلگا بە جۆرێک کۆنتترۆلەکە، خەریکە ئەبێ بە جۆرێک لە شانازی بۆ هێز سیاسە دەسەڵاتدارەکان. یعنی وەکو تۆ باست کرد ئەگەر هێزە سەرکوتگەرەکان ئەگەر دەسەڵاتە دیکتاتۆرەکان لە هەلوبەرجێکدا بە نێنی بە پەنهانی تاوانەکانیان ئەنجامەدا و زۆر جار ئینکاری تاوانەکانیان دەکرد، تاوانەکانیان ئەشاوە و هەوڵیان دەدا کە لە ڕای گشتی بە دووری بگرن، هەوڵیان دەدا کە کۆمەلگاکان پێی نەزان ئێستا بە بەڕاشکاوی وەکتۆ باست کرد خۆیان وێنێ دەگرن و بڵاوی دەکەنەوە و جۆرێک وەکو جۆرێک لە شانازی بەداخەوە ئەمە لە هەموو شوێنێک دووبارە دەبێتەوە. ئەمە مەسەلەن تایبەتمەندی یەک شوێن و یەک وڵات نییە. ئەتوانم بڵێم ئەم فاشیزمە نوێ تایبەتمەندی سیستەمی ئێستای سەرمایەداریە لە هەموو شوێنێک دووبارە دەبێتەوە، لە هەر شوێنێک بەریەکەوتنی سیاسی هەیە بەرهەم دێتەوە، لە غەزە دەبێت، لە سووریا دەبێت، لە تورکیا دەبێت، لە سعودیە دەبێت، لە هەولێر دەبێت، لە سلێمانی دەبێت، لە یعنی هەر شوێنێک لە ئێران دەبێت. مەسەن ئەوانەی کە ئێمە شاهیدین ئەو ململانە سیاسیانە کە بەخۆیەوە دەبینین هەمویان بەڕاستی ئەم فاشیزمەیە لەژێر کاریگەری و فاشیزمەدایە و هیچ تەفسیری چکەنیت جگەلەوەی کە بڵێ فاشیزم. دقیقاً وایە، دقیقاً ئەمە ئەو نیۆ فاشیزمەیە کە لێ ترسین بەرحاڵێ ما خەریکی نەکەوینە خۆناغێکی ترەوە لە ڕوبەڕووبوونەوە. ینی ئەو بەڕاستیانێک شت بە گەرنتی وەرگیراوەوەی کە مەسەلەن ئێمە سەرنجام دەسەڵات یاسایەکی دیاریکراوی هەیە پەیڕەوی لێکاو بەپێی ئەو یاسایە هەڵەسێ و دانیشێ و ئینەکا، بەڵام ئەمڕۆ سێرەکەی یاسا بەدەستیانەوەکو لاسیچێک وایە. ینی من نازانم حتمما ئەزانی کە ڕژێمی بەعز دیکتاتۆر و مستەبید و بڵێ خوێن ڕێژ بووی تر هیچ شتێک ناوترێ زیاتر لەوەی کەوتراوە لەسەر ڕژێمی باسی لەو ڕاستیانەی ئاشکرا بوو. بەڵام تەنانەت ئەم ڕژێمەش هەتا ئێستاش دەست و پەیوەنەکانی ناچنە ژێرباری ئەوەی کە هەڵەبجان چیمیا باران کردووە. من وازانم ئەگەر ئەو ڕۆژە ئەو هێزەی بافڵ چیمیایی هەبووە ئەوانە بێگومان بەکاری هێنا لەم شەڕەیە و ئەو ڕەسمگرتنەشی کە ئاوە ڕەسمی گیرا ئەوانە نیشانەی ئەوەیە کە هیچ شەرمەزاریەک لە ئاس ئەم تاوانانیان نەماوە. ئەمە ئێمە بەرەو بەڕاستی بربەریەتێکی نوێ ئەبە، ئەم فاشیزمە نوێیە بەرەو بربەرێتێکمانەکە. زۆرجا من وای لێگەدەمەوەکەوەی کە بۆ نمونەڵێم ئەمەی دنیا بەرەو شوێچێ پرسیار لە خۆمەکەم ئەگەر هتلەر لە شەڕی عالەمی دووەما لە جەنگی جیهانی دووەما بیبردایەتەوە ئەوانە چ جۆرە سیستەمێکی هێنایە پێشەوە. هەستەکەی دنیا ئێستا بەرەو ئەو مۆدێلاچێ کە هیتلەر ویستوێتی و لەم بینە شایە ئەم ڕووداوانە دێتە پێشەوە. سەبارەت بە ڕۆڵی ئێران و ڕۆڵی عێراقوانە قسە و باست کرد. دیارە لە ڕووی تەحلیلیەوە من وازانم شتێک نییە لە ناو شاری سلێمانیا بکرێ بە تایبەتی واڵ و گۆڕەچارە و سازانە کە لە
قۆناغێکەوە ماوەرە قۆناغێکی تر یەکلایکردنەوەی کێشەکان گۆڕینی باڵانسی هێز و ئەمانە بەبێ گڵۆپی سەوزی ئەمریکا و دەسوپێوەنەکانی ئەمریکا گڵۆپی سەوزی ئێران ببوورە و دەسوپێوەنەکانی ڕژێمی ئێران و جمهوری ئیسلامی ئێران لە بەغا بەبێ ئەمە ناچێتە پێشەوە. ئەمە لە ڕووی تەحلیلیەوە توانین وا بڵێن. بەڵام ئایا مەداریکێکی ئەوتۆ کەوتۆتە دەستا ئێستا کە ڕۆشن بێ و دیار بێ کە ئێران لەم پەلاماریان ڕۆڵی هەبوو دەوری هەبووە؟ من ئەمە وەکو پرسیارێکی بەڕاستی وەکو ئەوی کە بە شوێن فاکت و بە شوێن بەڵگەوە بم ئەم پرسیارە لە ئێواکەم. بەداخۆ منیش بەڵگەیەکی ئۆتۆم لە بەردەستانیە هەرچەند ڤیددیۆیەکەم بینی ناکرێت وەکو بەڵگەت تەماشا بکرێ باسی ئەوە دەکرێت چەند ڕاستە چەند ڕاستنیە ئەوە لێگەڕێن بۆ خۆی لەبەرەوەی ئێمە توانێت سەلماندنی ئەوەمان نییە. مەسەلەن ئێواری پێش ئەوەی کە ئەم هێرشە بۆ سەر لەزار دەست پێ بکە یان ڕوو بدا مەسەلەن سەرانی یەکێتی لەگەڵ خەزعەلی کۆبوونەتەوە و دەنگۆی ئەوە هەیە کە ئەمریکا فشاری زۆری بۆ دەوڵەتی عێراق هێناوە کە حەشدی شەعبی بە جۆرێک هەڵبوەشێتەوە لە پەرلەمانە دەنگی پێ نەدرێ وەکو هێزێکی ناڕەسمی مامەڵی لەگەڵا بکرێ بە جۆرێک بڵێن بپوچێنرێتەوە وەکو هێزێکی بەردەستی کۆماری ئیسلامی ئێران لەو ململانەیە نەتوانرێ بەکاربێنێ. بەڵام تازەترین هەواڵ ئەوەیە کە ئێران بڕیاری داوە هەڵوەشانەوەی حەشدی شەعبی هێڵی سوورە بە هیچ شێوەیەک ئەوان ناهێڵن ڕێگە نادەن حەشدی شەعبی هەڵبوەشێتەوە کە بە دڵنیاییشەوە حەشدی شەعبی بە جۆرێ لە جۆرەکان لە ژێر ئەوەندەی لە ژێر کاریگەری ئێراندا لە ژێر کاریگەری دەوڵەتی عێراقدا نییە حکوومەتی عێراقدا نییە. ئەمە بە معنای ئەوەیە کە ئێران دەستڕۆیشتووی هەیە لە عێراقدا و یەکێ لەو سەرزەمینانەی کە بەهی خۆی دەزانێت و پێویستی پێیەتی ئەوێ زیاتر سوودی لێوەربگرێ ناوچەی سلێمانیە ئەوێ لەم ناوچەیە کەڵکی زیاتر وەربگری هەم لە بەرامبەر بەڵێ هەم لە بەران هێزە نارەکانی کوردی ڕۆژهەڵات لە نیشتەجێ لە ئەم ناوچانە و هەم لە بەرامبەر بەرژەوەندەکانی ئەمریکا کە بەشێکیان لە هەرێمی کوردستانن و یالانی کەم ڕێگەگرتن لەوەی کە ئەمریکا بتوانێت بەڕاحەتی لەم ناوچەیە یا لە هەرێمی کوردستان بتوانێت بحەوێتەوە. ئەگەر یەکێ لەو خەبەر هەواڵانی کە هەیە ئەوەی کە ئەمریکا هێزەکانی لە ناوچەکانی تری عێراق ئەچێشێتەوە هێزەکانی دوورە خاتەوە بەمانای ئەوەیە کە شوێنێکی گونجاو نیە بۆمانەوە شوێنێکی ئامن نییە شوێنێکی بڵین ئاسایشی نییە هێزەکانی بۆیە ئەم هێزانە بە جۆرێک ئەچێشێتەوە و ئێران ئێوێ کوردستان و هەرێمی کوردستانی ژێکە لەو شوێنە نائەمن و نائارامانە بێ ئەو شوێنانە بێ کە ئەمریکا نەتوانێت ئاسایشی تیا دەست بکەوێت. بۆیە بە بڕوای من گومانی تێدا نییە کە کۆماری ئیسلامی ئەگەر ڕاستە و خۆش دەستی لەم پرۆسانەدا لەم کارانەدا نەبێ پێی خۆشە و بە دڵنیاییەوە هاوکاری و پشتیوانی دەکات. ئەزای مەبەستمەوەیە ئەگەر ئەم لێکدانەوەی دروست بێ وەگەر دەلایلێکی قاتع هەوێت کە ئێران لەم پرۆسیا دەستی هەیە باسەکە تەنها ئەوە نییە یەکسەرەکردنەوەی دەسەڵات بێ بۆ یەکێتی لە ناو شاری سلێمانیە. ئەمە ئەبێ ئەهدافێکی وەک تۆ باست کرد جەنگی هەبێ و لەم ڕێڕەوەشە ئایا یەکسەرەکردنەوەی دەسەڵات لەم ناوچەکانی یەکێتیە ئێمە بەرەو ڕوبەڕووبوونەوەیە گەڵ پارتی دیموکراتی کوردستانە نابە چونکە ئەگەر تەدەخولی ئێران بە جۆرێکە کە ئەوێت بە تەواوەتی سنوورەکانی ئامن بێ بێچە لەو خاڵانەی کە لە کوردستانە هەیەوەی ڕاستە ئێران زۆرترین و درێژترین سنووری و کاتێک بە کوردستانە گەڕێتەوە لەگەڵ ناوچەکانی زۆنی سەوزیا ناوچەکانی ژێردەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام لە هەزار ناوچەیەکی زۆریش ماوەتەوە سنوورێکی زۆریش ماوەتەوە کە سنووری پارتی دیموکراتی کوردستانە بۆ یەک لاکردنەوەی ئەمانە ئایا ئێمە بەرەو مەترسی چوونمان بەرەو شەڕێکی ناوخۆ وجودی نییە؟ بەدڵنیای هەر ئێستا و شەڕە هەیە ئەو شەڕە بە شێوەی ڕانەگەیەنرا و یا بە شێوەی من جامە بەسم شەڕی گەرمە شەڕی سارد ناڵێم شەڕی سارد هەمیشە هەر بووە گەرمەکەی ئەڵێ ئەمە کە مێژوویشە هەم خۆمان نەزانین لەژێر کاریگەری ئێران و تورکیا بە درێژایی مێژوو ئەم
با بڵێ کوردستان کێسا بۆ بە هەرێمی کوردستان یا کوردستانی باشوورەوەی کە پێی دەڵێن دوولت بووە لە پەلەماردان و هێرشکردنە سەر یەکتر و ڕێک نەکەوتن و ناکۆچی قوڵدا بوون جا هەندێک جار شەڕی ڕاگەێنرا و هەندێک جار شەڕی ڕانەگەێنرا و کە ئێمە بینیمانە ئێستا من پێم وانە مەسەلەن زۆر نزیک بین لە شەڕی گەرمەوە لە شەڕی ڕاستەوخۆوە لە ئەوەی کە مەسەلەوە پێڵێن شەڕی ناوخۆوانە بەڵام بە دڵنیاییەوە پەیوەندەکانی نێوان یەکێتی یا زۆنی زەرد و سەوس بەرەو ناڕێکی زیاتر چووە بەرەو ناتەبایی زیاتر چووە ناکۆچی زیاتر چووە ئەمە سەردەکێشە بۆ شوێنی تر ڕەنگە یەکێ لەو هۆکارانەی کە ڕێگە بگرێت لەمە بەرژەوەندی ئابووری ئەم دوو دەسەڵاتەیە یعنی ئەمانە بەرژەوەندی ئابووریان بە جۆرێکە لەم هەرێمەیە کە ڕەنگە زۆر نەوێرن ئەڵەن زۆر هەندێک جار ئەڵەن سەرمایە ترسنۆکە ئەم ترسنۆچیە بۆ ئەوانیش بە جۆرێک نەقڵ بوو بێ لە ترسی سەرمایەکانیان و داهات و دەستکەوتێککە لەم کۆمەلگایە داهات و سامانێکە لەم کۆمەلگایە دەستیان دەکەوێت ڕەنگە دان بەجەرجی خۆیان بنێن و ئەو شەڕە نەکەن بەڵام دووریش نییە ینی ئەمە لە درێژەی قوڵبوونەوەی ململانەکان ئەگەر دەوڵەتی ئێران لەگەڵ ئەو دەوڵەتانی کە لە ناوچەی لە زۆنی زەردا دەسەڵاتدار دەبن یا با بڵێن نفوز و قەڵم ڕەویان هەیە ئەگەر زۆر تون ببێتەوە بە دڵنیاییەوە ئەوە دەگوازرێتەوە بۆ نێوان پارتی وێچێتیش زۆر باشە مەسلەیەکی تر هاوڕێ عەلی مەسلەی شتێک هەیە زوو وترێ قواری هەرێم کەوتۆتە مەترسیەوە و قواری هەرێم لە ژێر مەترسی و ئەوانەیە ئایا ئەم ئاڵ و گۆڕانە بەڕای تۆ ئەم شەڕە ئەم یەکلاکردنەوەی ناکۆچیانە لە ڕێگەی چەکەوە بەم جۆرە و ئەو خەیرانەی کە لە ڕاستی یەکێتی و پارتی تایەتی ئەوانە ئێمە بە جێگایەکە گەینێکە ئەم دەردی هەموو زارەڵێن ئەزمونونەکەمان لە دەست دەچێەوەوانە ئێمە بۆ جێگایە گەینێ ئەم ئەزمونەمان لە دەست بچێ وەڵام با دووشت جا بکەینەوە یەکەم قوارەی هەرێمی کوردستانە کە بە بڕای منەوە دەستکەوتێکی خەڵکی کوردستانە پارتی و یەکێتی وەکو هەر شتێکیکە داگیریان کردووە کۆنتترۆڵیان کردووە خەڵکی کوردستان بە خەبات و تێکۆشان و قوربانیدانی خۆی توانیوێتی سەرزمینێکی بە هەر جۆرێک بێ نیمچە ئازاد با بڵین ئازاد جۆرێکەوە بەدەست بێنێکە دەوڵەتی مرکزی بە ئاسانی نەتوانێت دەستی پێ بگا نەتوانێت سەرکوتی بکە نەتوانێت ئەو بەو شێوەیە کە پێشتر مامەڵی لەگەڵا کردو مامەڵی لەگەڵ کا بەڵام بەداخەوە وەکو چۆن داهات و سامانی گشتی لەلایەن پارتی یەکێتیەوە کۆنتترۆل کراوە دەستی بەسەرداگیراوە ئەم دەستکەوتەش دیسانەوە لەلایەن پارتی یەکێتیەوە دەستی بەسەرداگیراوە کە دەڵێن ئەزمونونەکە ڕاستیەکە ئەزمونونەکە ئەزمونێکی زۆر خراپە شکست خواردووە بێزراوە نائینسانیە دژی ئازادیە ئەزمونێکەکە ئەزمموی پارتی یەکێتیە کەم و زۆر قابل دیفاع نییە کەم و زۆر خەڵک پێویستی بەمەنێ بە پێچوانەوە خەڵک خەبەت دەکە بۆ گۆڕینی خەڵک بۆ دروستکردنی ئەزمونێککە تێدە کۆشێ خەڵک سنگ بەگولەوە دەنێ بۆی ئەم ئەزمونە کۆتایی پێبێ ئەزمونێککە بێ کە بە قازانجی خەڵکی کوردستان بێ خەڵکی کوردستان خێری لێ بینیە بۆ زورێنی خەڵکی کوردستان بێ نیشتیمانێک دروست ببێ بۆ هەمووان بێ نەک بە تەنها بۆ دوو دەسەڵاتدار و دوو بنەماڵە و دوو حیزبی دیاری کراو بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا بە بڕای من لێرە پێویستە یەک شت باس بکەین ئەویش ئەوەیە کە پرسی کورد لەنا ئەو هەلومەرجە ناوچەی و جیهانی کە ئێستا هاتۆتە پێشەوە کە پریشکێکی بەشێکی بەر ئێمە دەکەوێت هاتۆتە سەرەوە جۆرێک هاتۆتە سەرەوە ئەم پرسا هەم دەکرێت بە ئاقاری ئەوەدا بڕوە کە پرسی نەتەوایەتی پرسی میلی مەسلەی نەتەوایەتی کورد لە ناوچەکەدا بە شێوەیەکی گشتی بەرەو چارەسەرێکی ئازادی خوازانە و ئینسانی بەرێت و هەم دەتوانێت جارێککە ببێتەوە بە هۆکارێک بۆ سەرکوت و لە بەینبردنی تەنانەت ئەو دەستکەوتانش لەم بوارەنەدا بەدەساتوە ئەوانەی کە وڵاتانی ناوچەکەن چ ئێرانە چ عێراقا چ تورکایە چ ئێسا کە سووریا وە ڕەنگە دەوڵەتانێکیش کە لە پەنای ئەمانەدا بەرژەوەندیان هەیە ئەیانوێ هەرچی چۆنێکە بەر بەوە بگرن کە ئەم پرسی کووردە بە ئاقارێکدا بڕۆکە خەڵکی کوردستان سوودی لێ ببینیە و لە کۆڵ ئەو هەموو چەسانە و ستەمکاریانە بێتەوە کە ساڵەهای ساڵە بە شێوەیەکی مێژووی خەڵک بەدەستیەوە دەناڵێنێ ئەم هەڵاواردن و جیاکاریانەی کە لەگەڵ گەلانی ناوچەکەدا
بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە ئەوجی لە چەند ڕێگایەکەوە ڕاستی دیکەن. یەکێ لە ڕێگاکان دروستکردنی ناکۆچی و نانەوەی شەڕ و دووبەرەکیە لە بینی هێزە سیاسی دەستڕۆیشتەکان لە هەرێمی کوردستان کە بەداخەوە هێزە سیاسی دەستڕۆیشتەکان لە هەرێمی کوردستان و نادۆست ڕۆیشتەکانیش لاوازەکانیش هەمویان زۆر خۆش دەستن بۆ ئەم کارە. یعنی ئەو یەکێ لە نیگەرانیە زۆر گەورەکانە هێزەکانی ناوچەکە دەیانوێت ئەمانە بە جۆرێک بخەنە ناکۆچیی توندەوەکە ئەم پرسە بە جۆرێ لە جۆرەکان لەبار بەرێت یا مەسەرەن ئەم فرسەتەکە هاتۆتە پێشەوە کەڵکی لێوەر نەگیرێ خۆشانەوە دەزان و ئێمە هەمومان ئەوە دەزانین کە بەو ڕادەیە کە وابەستەی هێزە سیاسیەکان بە دەوڵەتانی ناوچەکەەوە زیاد دەکا بەو ڕادەیە دوورکەوتنەوەی هێزە سیاسیەکان ئەو هێزە سیاسیانە لە پرسی کورد و لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان مەسەر دەبێت ئەوان زیاتر دوور دەکەونەوە لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە یەکێ لە خاڵەکانەکە ئەوان هەوڵی بۆدەن خاڵێککە ئەوەیە لە ڕێگای ئیمتیازدان بە پارتی و یەکێتیەوە یا لە هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوە ئەم دەوڵەتانی کە لە ناوچەکەدان یا بە هاوکاری هێزە گەورەترەکانیش بتوانن کۆمەڵێک ئیمتیاز کۆمەڵێک دەستکەوتی تایبەتی بدەن بەو هێزانە بۆ ئەوەی کە جۆرێک دووریان بخەنەوە جۆرێک کاریان بێنن لە دژی ئەو فرسەتانەی کە بۆ پرسی کورد هاتۆتە پێشەوە و خاڵێککەش ئەوەیە کە ئیمتیاز بدەن بە هێزەکانی دنیا بە ئەمریکا بەزل هێزانی کە دەخیل لە ناوچەکەدا بۆ ئەوەی کە ئەوان جارێکی کەوەکو ئەزمونونەکانی پێش و تەجروبەکانی پێش و پشت لە پرسی کورد بکەن و جارێککە پشتی دەوڵەتە ناوەندەکان بگرن بۆی ئەم پرۆسەیە بە ئاقارێکدا بڕۆکە ئەم برینەی کە وەکو برینێک لە ناوچەکەدا بەکراوەی ماوەتەوە خوێنی لە دەڕوا هەر بکرێتەوە هەر بەکراوی بمێنێتەوە. من لەم بابەتەوە بۆچوونێکم هەیە بەس بەر لەوە پرسیارێک هاتۆ لێرە پێم خۆشە هەروە لێرە دای بنێم دواتر هەڵبین وەڵامی بدەینەوە دیارە پرسیارەکە لە تۆ کراوە وازانم لە بڕۆی لە خلالی قسەکانی توای هات ئایا کوردستانی باشوور ئێستا مەجبورە ملکەچی ئێران و تورکیا بێن یا ئەمە خۆدزیینەوەی ئەم هێزانەیە لە خەڵکی پارچەکانی تر هەرحاڵم کاک ئیبراهیمی کەریمی بۆی بیرم نەچێتەوە بمبەخشی بە بڕای من خەڵکی کوردستان هیچ مەجبور نییە هیچ ناچاریش نییە بەشی ئەوە کارتی فشاری بەدەستەوەیە کە بتوانێت جۆرێک لە دیارە مەبەستی خەڵکی کوردستانی مەبەستی ئەم هێزانەیە لە کوردستان ئایا مەجبورن ئەم کارە بکەن لە مەجبوریان بڕای من مەجبور نین بەڵام بەڵێ خۆ دەیکەن زۆر باشە بەرحاڵ من نەزەریشی هەوام هەیە کە ئەوە لە بەرامبەر وایە کاڵێ ئەزمموی کوردستان لە ژێر خەتەرایە یاخود لە ژێر ئەوەیە من وازانم زۆرتر لەوەی کە ئەزمموی کوردستان لە ژێر خەتەرا بێت دەوڵەتەکانی ناوچەکە ئەو دەوڵەتانەی کە لە ڕابردووە دەوڵەتی زۆر گەورە بوون و ئەوان لە ژێر خەتەری گەورەی تێک چوونان ئەنی ئەماوە لە دوای 2023ەوە کە عێراق بوو بە دەوڵەتێکی فاشیل دەوڵەتە فاشیلەکان هەروە زۆرترە بن لە ناوچەکەی ینی جاران عێراق لوبناان بوو بە جۆرە لوبناان چاک بوو نۆرەی عێراق هادێسە عێراقیشە و لوبنانیشە و سووریاشە و یەمەنیشە و بەرحاڵ لیبیایە و سوودانە و سۆمالە و ئەفغانستانە و ئێران لە سەریا وەستاوە بە بڕوای من ئەوەی کە بەسەر ئێران دێت لە چەند هەفتەی داهاتووە کە ئێستا خەریکن خۆیانی بۆ گورجەکەنەوە ئەمریکا و ئیسرائیل بۆ لێدانێکی تر و ئەوان و بەهانە پێگرتنیان ممکنە ئێران تا لێواری شەق بوون و پارچە پارچە بوون بەرێ تورکیا بەڕاستی لە دۆخێکا کە سەرۆکی مەهەپە باخچەلی کە تەنانەت تەمەشای حیزبی دەمپارتی ناکرد و نوێنەرەکانی بە نوێنەری خەڵکی تورکیا نازانی بە خیانەتکار و تیرۆریست ێزانی خۆی چوە پێشەوە دەستی ڕاگرت و تۆقەی لەگەڵاکردن بۆ هێنانی پەکەکە بۆ ناو پرۆسەیەک لە ئاشتی گوایە بەهێزکردنی تورکیا کامە دیارە لە دۆخێکە یەتە پێشەوە کارڕشیی گەور لەسەر تورکیاش هەیە ینی هەستەکەی تەواوی ئەوانەی کە پێوتێ بسەرن باراک زۆر بە ڕۆشنیە و نوێنەرەی ئەمریکا لە سووریا زۆر بە ڕۆشنی ئەڵێ خەریتەی ساکس بیکۆ کۆتایی پێ هاتووە لە ئێرانی لێبترازێت تەواوی ئەم ناوچەیە نەتیجێ خەریتەی ساکس بیکۆیە
ئەگەر خەریتی ساکسبیک و کۆتایی پێ هاتووە بێ دووبارە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ لەسەر بنەمایەکی نوێدا بڕێژرێتەوە ئەو دەم عێراق زۆرتر لە بەردەم خەتەری پاشە پاشە بوونا تا کوردستان. ئایا ڕژێمی عێراقی دەوڵەتی عێراق ڕۆژێک لە ڕۆژان توانای ئەوەی هەیە هەر بە تیلەی چاویش سەیری کوردستان بکات و من مەیلی ئەوەی هەبێ یاخود خەیاڵی ئەوە لە مێشیا پەروەردەکا کە بێتەوە شاری سلێمانی بخاتەوە ژێر دەستی خۆی بۆ ئەوە توانێ بەسرە کۆنتترۆلکە بۆ توانێ مووسڵ کۆنتترۆلکە بۆ توانێ بەغا کۆنتترۆلکە تا بێتەوە مەسەرەن هەولێر و سلێمانی کۆنتترۆلکە بە بڕای من جۆرێک زەخکردنەوەی ئەمە ئەزمونونەکەمان لە ژێر پرسی خەتەرایە و ئینۆ ئەوانە بە جۆرێ بە من و تۆڵێ هاوڕێ علیکە دەوڵەتەکانی ناوچەکە گەربێن کوردستان داگیر بکەن لە یەکێتی و پارتی باشتریان بۆکرێ بۆ خۆیان بە بڕای من وانە ئەوەی پارتی وێچێتی لە کوردستانایکەن و ئەوانە دەق بەرژەوەندی و مەسلحەت و قازانجی تەواوی کۆنەپەرستانی دنیاە بە دەوڵەتە کۆنەپەرست و ملهوڕەکانی ناوچەکەشەوە ینی تەواو ئەمەی کە پارتی ئەیکا لە هەولێر و ئەوەی یەکێتی ئەیکا لە سلێمانی بەموو لای نەداوە لە بەرژەوەندی ئەوانوانە من نازانم بۆچی ئەبێ ئەوەنە لە سیاست نەزانن کە بێن دابنیشن لە بری ئەوەی بەم مەقاشە خەریک بن دۆخی ناوچەکە کۆنتترۆلکەن بێن خۆیان دەستی خۆیان پسووتێن و لەگەڵ خەڵکان ڕوبەڕوو ببنەوە یاخود خەڵک هاان بەر کە ڕوبەڕوویان ببێتەوە و لە بەرامبەریان ئەبوەستێتەوە بە بڕای من ئەمریکا وتێ لەسەر ئەوەی کە ئەزمونونەکەمان لە خەتەرایە زۆرتر داهۆڵێکە بۆ ترساندنی خەڵک بۆ قوبولکردنی بێموچەیی بۆ قوبولکردنی ئەو زیلەتەی کە خەڵکی تیاژی ئێمە بە جۆرێک خەریکە لە کوردستانە سیستەمی کاستمان بۆ دروستە بێەوە نییە سیستەمێکی چیناتی وەکەوەی کە لە هندستانە هەیە عائیلەیەکەی لەسەرەوە ئەم ئایلەیە هەموو قودسیەتێکی هەیە کەس نابێت توخنیان کەوێ ئازادن هەموو سەربەت و سامان تاڵانکەن ئازادن بازرگانی بە هەموو شتێکمانەوە بکەنەوەوان و خەڵکی بێت بەقەی چاوی بێ وەختێک داوای موچەیەشی 200,000 دیناری یا 300,000 دیناریەکەی دوانە معازی بۆی کەوا لەسەر جادە هەم ئینسان کەرامەتی بشی هەم شخصیت و هەم ئەم ژیانشی بکەوێتە مەترسیەوە ئەمە دۆخێکە بە بڕای من دۆخێکی زۆر ترسناکتر لەوەیە کە باسیەکەن کە ئەزمموی هەرێمی کوردستان یاخود قواری هەرێمی کوردستان بکرێتە خەتەرەوە قواری هەرێمی کوردستان زەرری لە هیچ کۆنەپەرستێکی دنیا نەداوە تاکو و بیخاتە ژێر پرسیارەوە بیخاتە ژێرین و من ئاوای بۆچم بەرحاڵ من پێم باشە لەسەر جانیبێکی تری ئەم مەسەلەیە باس بکەین کە بەشێک بەو ئاراستەیەشە قسە و باست کرد ئایا ئەمە لە پەیوەست بە ئەو ڕێکەوتانەی کە لە تووشیاوە ئەنجامە دریاوە خەریکە هەندێک قسە لەسەرەوەکەن لاهور آخر زۆر هاوکاری کردووە لە ڕۆژاوایە و گوایە بەشێک هێزەکانی پکەکە داکۆچی لە لاهورەکەن و یاخود لاهور وابووە کە کۆمەشی کردووە بەو پرۆژانەی کە بەکەکە بوویەتی و هەندێک باسی شەریکایەتیەکەن ئەمانە نازانم چەندێک ڕاستەیە ناڕاستە بەرحەڵەوانە ئەوترێ بەڕای تۆ بەم ئاراستەیە ئەم ڕووداوی لە سلێمانیە هەیە چ کاریگەری شێوێت ئایا تورکیا باشتر لە جاران زیاتر ڕازیە بێت لە یەکێتی لە بەرەوەی کە لاهوری لە معادلەکە کردوتە دەرەوە بافڵ من پێم وانە بەڵام پێم خۆشە لە سەر ئەوە پرسیارەکەی بابەتەکەی پێشووکە هەندێ بوو بڕای من گەورەترین مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان و لەسەر پشوکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر نزمبوونەوەی پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچەی و لەسەر ئاستی ناوەندیش ینی لەسەر ئاستی ناوخۆیش پارتی وێچێتی خۆیان گەورەترین مەترسین خۆیان سیاستەکانیان لەگەڵ ناوەند سیاستەکانیان لەگەڵ ناوچەکە و سیاستەکانیان لەگەڵ یەکتر و سیاستەکانیان لەگەڵ خەڵک هەنی هەموو ئەمانە گەورەترین مەترسین لەسەر هەرێمی کوردستان دووەم من بەڕاستی ینی گومان دەکەم بەوەی کە پارتی وێچێتی مەسەلەن بتوانن لەسەر ئاستی یعنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ناڕەزاتی خەڵک ببنەوە مەترسی بێتە سەر چارەنووس و ژیانیان یەکەم وڵات ڕەنگە فریان کەوێت دەوڵەتی عێراق بێت من گومان دەکەم کە خەڵکی دەوڵەتی عێراق ڕاستە و خۆ کۆمەکی پارتی وێچێتی نەکە
لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خەڵکە هەروەکو چۆن ئێمە لە ئێران بینیمان کە حیزب الله چەکدارەکانی خۆی نات بۆ ڕوبەڕووبوونەوەی خەڵک لە شۆڕشی ژنجیان ئازادیە چۆن لە شوێنی جۆراوجۆر ئەمانەمان بینیەوە بەڵام بە بڕوای من یەکەم شوێنێک کە فیرایی حکوومەت و دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکەوێت لە بەرامبەر ناڕزایەتەکانی خەڵکە دەوڵەتی عێراقە بۆیە ڕاستە بوەرە لە حەڤەی شوبات دەنگۆی ئەوە زۆر بوو کە هێزی عێراق هاتون بۆ پشتیوانیکردن لە یەکێتی لە سلێمانی نازان بیرتیاننا وڵا بیرم نییە لە ڕاستەیە بەڵام من بە شێوەیەکی ئاسایی دەبینم پێم وابێ هەر ئەوەش بۆوەدا بە پێزگە لەوەش ڕاستیەکەی پارەی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقا جێگیر بووە بە ئاسانی ناتوانانی ڕاستە دەستور و یاسا زۆر نرخی نییە لەلایەنە وێزە دەسەڵات داروینانەوە بەڵام کەم و زۆر خۆی وەکو برێکێک ددانێکی هەیە لە شوێنێکە گیرە بێ ناکرێ یعنی وەکەوە نییە کە دانی نەبێ لە دانە بە بڕای من لە شوێنێکە گیرە بێ بۆیە بە ئاسانی ئیلا بە شێوەی گۆڕینی دەستور نەبێ کە ئێستا هیچ بابەتێکی لەو بابەتانە لە ئارادا نییە یعنی ممکن نییە بڵێن ئەمە بکرێ بەڵام بە بڕای من پەیوەندی نێوان دەسەڵاتدارانی هەرێم و دەسەڵاتدارانی بەغدا زۆر لەوە تونند و تۆڵترە کە ئینسان مەترسیەوە بکە کە دەسەڵاتدارانی هەرێم لە ژێر فشاری ئەوان و بە قازانجی خەڵکی کوردستان لانی کەم ئەگەر ئەمە دوانی بڵێ بکەوێتە مەترسیەوە بە هیچ شێوەیەک ئەمە قابلی بەراوردکردن نییە کە ئەوان نزیکاتی و خزمەتیان زۆرترە تا لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان هەرچەندە بەداخەوەکە هەندێک کەس هەندێکی لە ڕەنگە نەبوونی وشیاری بێ لە داخا و لە بەرامبەر مەسەلەن سەرکوتەکانی پارتی وێچێتی و خراپی دەسەڵاتی ئەوان بێ وا نیشان دەدەن کە ئەگەر خەڵکی کوردستان بکەوێتە ژێر دەسەڵاتی ناوەندی ڕەنگە دۆخەکە باشتر بە دڵنیایی وان نییە بەڵام سەر خۆشان ڕەنگە جۆرێک لەم دیعانە بڵاو بکرێتەوە لێرە و لێەوە بەڵام بە دڵنیاییوان خزمەتەکان باشتر و بەهێزترە سەبارەت بۆی کە لێدان لە لاهور ئایا مەسەلەن پەیوەندەکانی نێوان تورکیا یا مەسەلەن بە معنای بە زمانێککە بە شێوەیەکم پرسیارە بکەن ئایا لێدان لە لاهور پەیوەندەکان و پەیوەندی خراپیەکانی نێوان تورکیا و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو باشتر دەبا من زۆر گومان ناکەم لەبەرەوەی هەردوو باڵەکەی یەکێتی بە زۆرە لە جۆرەکان وا تاوانبار کراون کە ڕەنگە بەشێکی گەورە کرابێ کە هاوکاری پەکەکە دەکەن یا هاوکاری ڕۆژ ئاوا دەکەن ئەمە کە ئەگەر کردی بێتیان دەستیان خۆش بەکارێکی باشیان کردووە بەڵام پێم وابێت کێشەکان لەوانە فراوانترن کێشەکان لەوە فراوانترن کە بە لاهور چارەسەر بێ بە لێدان لە لاهور چارەسەر لاهوری شێخزەنجی چارەسەر بێ بە بڕای من ئەگەر لاهوری شێخزەنجیش بمێنێتەوە و هێزی لە ئێستاش بەرەو ژوورتر بێ ئەگەر هاوکێشەکە وا لێ بکەین کە لەم ململانەیەدا و لەو بابەتە سیاسیانەی کە وروژێنراون لە پەیوەندی نێوان باڵی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ باڵی لاهور جەنجی ئەگەر هاوکێشەکە پێچەوانە بواەتەوە ئەو بەڕاست بگەڕایە لاهور سەر بکەوتە لەمەوە دیشان هەر بە بڕای من شتێکی زۆر گەورەی نێدەگۆڕی بۆیە پێم وانە وەلانان یا کەنارخستنی لاهور لەم پرۆسە سیاسیدا کێشتا زۆر دیار نییە کە کەنار دەکەوێت یاننا ئەم هاوکێشە سیاسیانە بە جۆرێک بێتە بڕای هاوڕێ علیکە ئەم پەروەردەیەدا نەخراوە ئەم مەلەفەدا نەخراوە ئەگەر وابێ من ئەم لێکدانوێن پێ بەرحاڵ نەمبیستۆم لێکدانەوە لە شوێنی ترەوەی کە باسەکرێەوە ئەوانە هەمیشە لە کوردستانە وا بووە چەک حەسمی کردووە و ئەو برادرە دواتر مەسەلەن لەوانەیە ماوەی لە سژ نابوونجا هاتوۆتە دەرەوە و تۆبەی کردو و دوای چۆتەوە ناویەکێتی و هەر ئەوانەمان دیوە تا ئێستا لەینانی پێ دوایە ئەم جاریان وانابێ من ناڵم وانابێ بەڵام ئەڵم هێشتا نەبراوەتەوە ئەم مەسەلەیە ئەم پرۆسەیە ڕەنگە بە دڵنیاییەوە لاهوریش کۆمەڵێک لینکی هەیە ڕەنگە ئەو لینکانەی کە لە پشتی لاوشیان جەنجیەوە ئەوانش کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی و ئابوووریان هەیە لە هەرێمی کوردستان و لە زۆنی سەوز و لە ناوچەکەیە نازانین ئەمانە بەکوێیەگەن چۆن قەناعەت دەکەن چۆن ڕازی دەکرێن بەڵام بە شێوەیەکی گشتی مەبەستم ئەوەیە مانەوەیە دەرچوونی لاهوری شێخزەنجی یا ئەم ڕەوتە سیاسی ڕەنگە زۆر ئاڵوگۆڕی زۆر گەورە بەدینێنێ زۆر باشە
بەرحاڵ من پرسیارێکی ترم ماوە دواتر ئەچمە سەر ئەوەی کە لە بەرامبەرم دۆخەیە چی بکرێ. من دووبارە داوا لە بینەرانی ئازیزەکەم کە لە یوتیوبەوە ئەمان بینن لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوشیال میدیای خۆتانەوە بڵاوکەنەوە. پێشتر ئێمە ڕاهاتبووین کە لە فەیسبووکیش لایڤمانە کرد، لایڤی فەیسبووکمان داخستووە تەنها لەسەر یوتیوب ئەم بەرنمەیە پەخشەکرێ. کۆمەکپان بکەن لینکەکەی لە لای خۆتانەوە بڵاوکەنەوە تاکو و بینەرانیش و ئازیزانێکی زۆرترمان لەگەڵا بن. بەرحاڵ من پێشەوەی بچمە سەر پرسیاری کۆتاییم پێم خۆشە ئەوە بزانم، ینی ملاحەزەی شتێکە کا ئینسان لە سلێمانیە وەختێک گەوترە سلێمانی و شاری سلێمانی و فەرقی چێ لەگەڵ هەولێرا و لە حاڵێکا بۆ نمونە دەسەڵاتی میلیشیایی هەرە و دەسەڵاتە میلیشیاییە نە دەسەڵاتێکی قانونیە نەهیشتێ دەسەڵاتی مافیایەکەویش دەوێ بە ئیسراحەتی خۆی خەریکی تاوان و بڕۆیە، بەڵام ستێبلترە، مستەقیرترە، بێکێشەترە، یەک دەسترە و فرسەتێکیشی دروست کردووە ئەوانە کە وەبەرهێنانێکی زۆرتری تا بکرێ، خەڵک دڵنیاتر بێت لە سەرمایەکانی لەم ناوچەیە. ئەگەر لینکت هەبێ لەگەڵ دەسەڵاتداران و لەگەڵ حاکمەکان و لەگەڵ ئەوانەی کە لەسەرەوەن کە خێزانێکن و بازنێکی زۆر بڵێم پشکۆلەیە، لینکەکەت هەبێ لەگەڵ ئەوانەیە ئیتر کێشەیەکی ئەو تۆت نایەتە ڕێگاوان نتوانینکە لەبەرەوە هەستەکەی ئابووری ئەو ناوچەیە و ئەو بە جۆرێک ئەو شتە ڕواڵەتیانەی کە قسە لەسەر پێشکەوتن و شارستانێتە چی بن تۆیە ئەکرێ لەوێ زۆرتر بەرجەستەیە تاکو لە سلێمانی ئەمانە. ئایا هەتا ئێستا ئەوەی کە ئەوترا باشەقەینا هەولێرەوانیان هەیە لانیکەم لە سلێمانی ئازادی هەیە، خەڵگەتوانێت مان بگرێت و مزاهرە بکات و سەرجادە بڕوا بەبێ ئەوەی کە ژیانی بکەوێتەوە ترسی و خەتەرەوە. ئەحزابی جۆر بجۆر هەیە، ئۆپۆزیسیۆن هەیە، میدیای جیاواز هەیە لە سلێمانیا قسە لە بەرامبەر دەسەڵاتاکەن و ڕخناگرن. ئێستا خەریکان مەلەفا پێچێتەوە کەوابێ هەموو شتانی کە ئەوترا لە سلێمانی هەیە و لە هەولێر نییە ڕێک زەربی سفرە بن، سلێمانیش بێتە مۆدێلێکی تر لەوەی کە لە هەولێرە هەیە. لە حاڵێکە ئەوەی هەولێر جێگیرتر و سابتترەوە توانێتی بڵێن نموزەجێکی باشتر بۆ لانیکەم بۆ سەرمایهداران و بۆ چینی سەرەوەی کۆمەلگا بێنێتی پێشەوە. لەو حاڵەتەیە من ئەگەر سەرمایهدارێک بم لە شاری سلێمانی ئەوانەیە بۆی تر ئەوەنە لە خەیاڵی ئەوە بژین کە سلێمانی فەرقی هەیە لە هەولێر لەگەڵ هەولێرە بۆ سلێمانیش نەبێ بە هەولێر یا بەمانایەکی تر بۆ سلێمانیش نەکەوێتەوە ژێردەستی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی بە یەکجاری لەم ئەم ناوچەیە چۆ بکە. دیارە لە ڕوانگەی ئەم چینەوە کە بیری لێ بکەیتەوە ئاوایە و نقطەیامێنێتەوە کە ئێران مەجای ئەمە نایە، ئەوە ڕاستە، بەڵام بەغەیری ئەوە بەو بڵین لابردنی ئەو ئێدانەوە هیچ جیاوازیەک خەریکە لە بینی سلێمانی هەولێرە نامێنە. ئەو جیاوازی ڕواڵەتیانشکە هەبوو هەمووی لە بین نەچێت. لە حاڵەتێکی وایە ئەگەر دەردی هاوڕیان لە برادران لە ئێران ئەڵێن تەقێ بە تۆقێ بکەوێت لە ئێرانە و ئێران نەتوانێت وەکو جاران ئەو نفوزەهێتی ممارەسەی بکە ئەوانە، ئایا منتیقە و ناوچەی سلێمانیش ناکەوێتەوە ژێردەستی پارتی و نابێت بە بەشێک لەو دەسەڵاتی کە لە هەولێرا هەیە؟ بە دڵنیایی بەداخەوە دەنگی تۆ هەندێک بڕینی تیا بوو، هەندێک لە شەکان زۆر ڕوون نەبوو، بەڵام وەکو تۆ باس کرد ئەو جیاوازیانی کە هەیە لەو شوێنەوە لەو پەیوەندەوە کە پەیوەستە بە دەسەڵاتەوە ڕواڵەتیە ڕەنگە، بەڵام ئەوەی کە پەیوەستە بە خەڵکەوە بە بڕای من خۆی ڕەنگە مەسەلەن سروشتی خەبات و تێکۆشانی خەڵکی هەولێر و ناوچەکانی تر جیاواز بێ لە سروشتی خەبات و تێکۆشانی خەڵکی سلێمانی. من بەبەستم ئەوە نیە بڵم خەڵکی هەولێر و ناوچەکانی تر خەڵکی تێکۆشەر نین، خەبات ناکەن، بەرەنگاری ناکەن، تێکۆشانیان نێ، ناڕەزایەتیان نێ، بەڵام بە بڕای من سروشتی خەبات و تێکۆشانەکانیان یەک نییە، وەکو یەک نییە، هاوشێوە نین، جیاوازن. ئەوەی لە سلێمانیە زۆرتر دەرەکەوێ، زووتر دەرەکەوێ، زۆرتر سەرەکەوێ، زۆرتر مەسەلەن هەڵەچێ ڕەنگە شوێنەکانی تر مەسەلەن شوێنەی تر بێ. ئەمانە بە بڕای من بە ڕەنگە وردەکاری شتێک بن کە لێرە زۆر پێویست نەبێ قسەیان لەسەر بکەیت. بەڵام پرسیارەکە بە باریشکەدا بکەین بۆچی ئەم ڕووداوانە لە سلێمانیدا ڕوودەدەن. یعنی ئەمە بە بڕای من ئەمیش دیسان ڕەنگە دیوێکی دووەمی ئەو پرسیارە بێ کە ئێستا یا باسە بێ کە تۆ باست کرد. بە بڕای من
کۆمەڵێک فاکتەر هەیە کە مثلەن ئەم ڕووداوانە کە حتمما دیارە لە کوردستان ڕوودەن وەکو باس لە سەرەتاوە باسمان کرد تاقانە ڕوودا و نابێ ڕوودانی ڕووداوێکی تاقانە نابێ بە دڵنیاییەوە خوشکوبرای زۆری دەبێت لە داهاتوودا ڕووداوگەلی زۆری لەم بابەتانە لە هەرێمی کوردستان ڕوەدەن بەڵام ئەوی کە لە سلێمانی ڕۆدا بەشێکی ئەوەیە لە زۆنی سەوزا ڕۆدا بەشێکی ئەوەیە کە یەکەم شت وەکو باسمان کرد دەسەڵاتی سیاسی بۆ حیزبێکی سیاسی دیاریکراو یەکلا نەکراوەتەوە کە دەیانەوێت یەکلایکەنەوە هەم لە ئاسی ناوخۆی هەم لە ئاسی ناوچەیی ئەم خواستە هەیە بۆ یەکلاکردنەوە و یەکدەستکردنەوەی دەسەڵات یەکدەستکردنەوە بۆی لەگەڵ یەک دەسەڵاتە مامەڵە بکەن یعنی کۆماری ئیسلامی ناچار وەکو بە نمونەبان کۆماری ئیسلامی بێنینەوە ناچار نەبێت لەگەڵ گۆڕانی شاپەیۆندی بکە و لەگەڵ ئیسلامیەکانیش مامەڵە بکە و لەگەڵ نەوەی نوێژ مامەڵە بکە و لەگەڵ لاوریش مامەڵە بکە و لەگەڵ لە دیکەم لەگەڵ یەک سەرچاوەیە مامەڵە بکە یەک دەست بێتەوە کە بە ئاسانی بتوانێت کۆنتترۆل بکرێ ئەمە چێ بە بڕێمنیچە لە خاڵەکان و خاڵێکی تریش کە زۆر باس کراوە کە تا ڕاتی ئەوەی کە بۆ بەوەعەکی گشتی هۆشیاری گشتی لە هێزگەلی تریش هەیە پێیان باشە لە سلێمانی نائارامی هەیە پەشێوی هەبێ گرفت هەبێ ڕووداوگەلی نەخوازرا ڕوو بدا کە بە بڕای من ئەوانش خۆیان هاوکارن لەم جۆرە ڕووداوانەیە و خاڵێککەوەیە کە خەڵکی سلێمانی بە جۆرە لە جۆرەکان مەسەلەن بەرەنگارن ئەو خەبات و تێکۆشان و ینی بوون بە لەمپەرێک بۆ ئەو دەسەڵاتی کە ئێوێ لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە بە خۆی پێویستی پێیەتی سەرمایە گوزاری بکە و ژیانی ئابووری خۆی بۆ ژیانی دەسەڵات سیاسی خۆی بەڕێوە بەرێکە ئەم ناڕزایەتیانە بە جۆرێک لە ماوەی لە دوایەوە تویەکەوە بە بڕای من نەکرد بەڵام لانیکەم لە دوای هەڤەی شوباتی 2011 ئەم ناوچەیە ناوچەیەکی گەرم و پڕ لە ناڕزایەتی بووە حتا پڕ لە دروستبوونی ئەحزابی باڵێن کە شێوەیەک لە حیزبی نوێ لە دوای هەڤەی شوباتەوە سەری هەڵدا کە ئەحزابی یا ڕێخستنی پەرلەمانی ئەمانە کە هەرچەندە بەداخەوە زۆر زوو یا نازان بڵێن بەداخەوە یا باش بوو بەڵام زۆر زوو شکستیان خوارد یعنی ئەو مۆدێلە لە حیزباتی زۆر زوو لە خەریکە لە مەدانی سیاسی چێتە دەرەوە لە پرۆسی سیاسی چێتە دەرەوە بەڵام بەرحاڵ ئەم ناوچەی زۆرتر گرتووەتەوە و یەکێ لە خاڵەکانی تریش ئەوەیە کە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێشتا ڕابەرایەتێکی لەقا ئەگەر بەراوردی بکەین بە ڕابەرایەتی محکەم و دامەزراوی پارتی دیموکراتی کوردستان جیاوازێکی زۆریان هەیە هێشتا ڕەغمی ئەوەی کە بافڵ تاڵبانی چەند ساڵێکە بە تەواوەتی دەستی بەسەرێکێتی داگرتووە و هەوڵی زۆری داوە پێشڕێوی زۆری کردو پێشکەوتنی زۆری هەیە لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە بە حیزبێکی بنەماڵەی و زۆربەی جومگە بنەڕەتی و سەرەکیەکانی کۆنتترۆل کردووە بەڵام بە بڕۆی من هێشتا بڕاوە نییە هێشتا ئەگەری درازان و گۆڕینی هاوچێشەکان و تەوازنەکان هێشتا لە ئارادایە بە بڕای من ئەمانە هەمویان ئەتوانین بڵین فاکتەرن بۆی کە سلێمانی کراوەتە شانۆیەک ینی شانۆیەکی لە پێشتر لە شوێنەکانی تر بۆ ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانە. باش زۆر چاکە من بچینە سەر پرسیاری ئەخیرم و پرسیاری کۆتاییمە گەرچی بن ئێمە دامان نابوو سعاتێک بێ بەڵام لە سعاتێک تێپەڕین زۆر سپاس دەکەم کە تا ئێستا تەحملی کرد و سپاسی بینەرانی شەکن کە تا ئێستا لەگەڵمانان پرسیارێکی شاتە بوو هەرهی ئەم بینەرە ئازیزە برایم کەریمی ئەڵێ کاکە بوەخشن من زۆر پرسیارم کرد ناجاوی پێچەوانەوە سپاس دەکەین و سپاسی بەشداری دەکەین پرسیارێکی ترم هەیە بەڕێستان ئەگەر یەکێتی و پارتی بڕوخێن قواری هەرێم دەڕوخێ بەرحاڵ لەوانەیە جواب پرسیارە ڕوون بێ بەڵام من پێم خۆش ئەروە قسێکی لەسەر بکێ من وا نازانم و قواری هەرێم بە پێی ئەوەی کە دیاری کراوەوانە لە یاسا و لە قانونەکانی عێراقا هەیە یەکێتی و پارتی بڕوخێن بەمانایەوەی ئەم یەکێتی پارتی لە بەرامبەر چی دەڕوخێن ئەگەر یەکێتی پارتی لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستاندا بڕوخێن بە بڕای من قوارەی هەرێمی کوردستان دامەزراوتر دەبێ قایمتر دەبێ بەهێزتر دەبێ ئینسانیتر دەبێ ئازادتر دەبێ ئەوانە ئەگەر بە مەرجێک لە ڕێگای خەبات و تێکۆشانی خەڵکەوە بڕوخێن ئەمانە ئەگەر لە ڕێگای هێزی دەرێکی کە ممکن نییە بە بڕای من
بڕوخێەوە شتێککەیە نازانی چی دێن تێجێگای ڕەنگە بەدیلێکی وەکو ئەحمەد شەرع بێنێ ئەگەر لە ڕێگای حکومەتی عێراقیەوە بڕوخێکە ئەویش تۆ باست کرد بڕای من شتێکی دوورە دەستە عێراق لە هەلومەرجێکی لەو بابەتە بەهرەمەند نییە کە ئەڵێ ماڵ لە خۆی نەبوو میوانیش ڕووی تێدەکرەوە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی بە شێوەیەکی باش بۆ بەڕێوە ناچێت ئەوەی کە ناوچەیەکی پڕ لە کێشەی وەکو هەرێمی کوردستان بک بە کۆکڵی خۆیەوە بە بڕای من ئەگەر بیشی دەنێ نایەوێ کە جگەلەوەی کە توانای نییە بیشی دەنێ نایەوێ بەڵام بە بڕای من ینی یەکێ لەو بابەتانی کە لەم پرسەیە زەقە بێتەوە ئەوەیە کە گۆڕینی ئەم دەسەڵاتە یەکێ لە پێویستیەکانی پاراستن و بەهێزکردنی قواری هەرێمی کوردستانە و ئازادبوونی قواری هەرێمی کوردستان و سربەخۆبوونی قواری هەرێمی کوردستان و ئینسانی بوونی قواری هەرێمی کوردستانە یا دەرکەوتنی ئیرادەی خەڵکە بۆ بەڕێوەبردننی ژیانی خۆی ئەو بەدیل و ئەلتەرناتیوەی کە لە سەرەتای ڕاپەڕینەوە چەپەکان و کۆمونیستەکان و ئازادی خوازان تەرحیان کرد وەکو بەدیلی شورایی بۆ بەڕێوەبردننی کۆمەلگاڵام بەداخەوە ئەلتەرناتیوەکەی تر کە دەسەڵاتی کۆمەڵێک دەستە و تاقمی چەکدار بوونەوەوانە و کەەوە چۆ جێگای و ئەو مێژۆمان دەست پێ کرد کە لەنەوەیەکەوە تا ئێستا هێناومانەوە بەو هەموو نەهامەتیانەی کە تووشی هاتی بەرحاڵ ئێستا درێمە لە دۆخێکی نوێیان هاوڕێ عەلی من وازانم ئەم بازێ ڕوودا و هەیە لە ئیران ڕوئەدا ینی ڕاستە بڵین کۆتایی بە هەموو شتێک نێناوە مەلەفەکان هەمووی داناخەوە ئەوانە وەکتۆڵی کە ئەمە بۆ تازە بوو کە پێ وایە کە ئەم مەلەفەدا نەخراوە ممکنە بەبارێکی ترا بشتێتەوە بەڵام ئەم ڕووداوە تایبەتەکە لە ناوشاری سلێمانیە ڕوویا من پێم وایە کە نقطە عەتفێکە یاخود خاڵی وەرچەرخانێکە لە دۆخی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە ناوچەی سلێمانیە کە ئەمیتر ئەو ڕووداوانەی دوای ئەم شەوە کە ئەم پەلامارە دراوم کوشتارەکرا وەکو پێشووتری نابێت شتێک گۆڕاوە کە ناچێتەوە جێگەی خۆی وا بە ئاسانی ئەویش ئەو پەیوەندیە کە دەسەڵات لەگەڵ خەڵک و لەگەڵ کۆمەلگایە هەیەت ئەم پەیوەندیە تەواو تێک چووە من جارێک لە حەڤەی شوبات بەبیری ئەوەیە کەوتمەوە و تەسویرەم دەرخز بووە بێ حتا لە میدیاشەوە کاتە قسەم لەسەر کرد وتم هێنان و لەشکرکێشی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەر شاری سلێمانی بۆ سەر ناڕەزایەتەکانی شاری سلێمانی بۆ خۆی بێسابقە و بێپێشی نەبوو هیچ کاتێک ئاوانە بوو کە تۆ ئەم هەموو چەکدارە لە شوێنەکانی ترەوە کوردستان بینی بۆ شاری سلێمانی معنایە توێزێکی داژیرکەری بەڵام ئەم جارەیان ئەمریکا ڕوویدا و ئەم کوشتارەکە ڕوویدا ئەوانە نیشانیدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە غەیری زمانی ترس لەگەڵ خەڵکانیەتی توانای خەڵەتاندن توانای تەفرەدان توانای بێدەنگکردنی خەڵک توانای خۆڵبڕینی خەڵکی نەماوە و ئەمە دۆخێکی تازە لە پەیوەندی دەسەڵات و خەڵکایەتەکایەوە ئایا ئەلتەرناتیڤ چییەوە جەماوەرێک کە ناڕازیە کە تالوتی گەیشتووە لە تووڕێگە لە بەرامبەر بەم دەسەڵاتەیە بە چی میتۆدێکی بەشوازێکی تر لە خەباتەکانە بەرەوە بێتەوە ینی هەبوو لەو جێگایانەی کە ئاوا دەسەڵات ئەبێتە مستەبید و خەریکە چەک بەکارێنێت و ئەوانە جوڵانەوەی چەکداری سەر هەڵەیە ڕۆژانەشە لە دوای ڕووداوە بینیم لە دێشی بازیان کەسێک کە ئەیود من پێشمەرگەی یەکێتیشم بە چەکەوە هاتبوو ئەوی دەگەر ئازان بابێت کۆمپانیایە کە هاتووە ئەوێ دەیەکەمان داژیرکە من نایڵم لێ ڕاوەستاوم بە چەک و دیفاعەکەم وەگەرەوە نازان بابێنە پێشەوە ئێمە ئابینێ ئەوان ئامادەی خوێنمان بڕژێت و منەوەنە ساڵە لە ئەوروپا بووم 15 ساڵ هاتوومەتەوە بەڵام دەستبەرداریم دی خۆم نابم لەگەڵ میانە شەڕەکەم وانە ینی بە جۆرە هەستەکەی یاوی کە لە هەولێر ڕۆیدا عشیرەتی سوورچیە لە بەرامبەر دەسەڵاتە ڕاستە بێتەوە ئەوانە ئایا ئێمە بە ئاراستەیەکی لەم بابەتەیە ڕوونە پێشەوە یا فرسەتێک بۆ خەباتێکی هێمنانە و بنیاد نەرانە ماوەتە چونکە هەمیشە و دایم چەپەکان بەوە ناسراون کە خەباتی چەکداری دەست بردن بۆ چەک و تونند و تیژی شۆڕژێرانە ئەوانە بەڵام بەڕاستی لە دوای ڕووداوانی لە سووریا و لیبیا و هەندێک جێگایتر ڕوویدا و ئەمانە من یەکێکم لەوانەیە کە زۆر بە حەزەرەوە باز لە تونند و تیژی شۆڕژێرانە باز لە خەباتی چەکداری ئەوانەکەم ناڵێت خەباتی چەکداری لە ئەجێندەیانەماوە وەک زۆر کەس پێی خۆشە بڵێ ڕۆژگار ڕۆژێک خاری خەباتی مەدەنیە ئەسڵ باوەڕ بەشتیوان نیە بەڵام بۆ دەستبردن بۆ چەک بۆ گۆڕینی
ناڕەزاییەکان لە ناڕەزایی جەماوەریەوە بۆ ناڕەزایەکی چەکدارانەوە ئەوانەوە بەکارهێنانی ئەمە من زۆر بە تەحافظەوە بۆ ئەم لایەنە ئەڕوانم. ئەگەر وایە چ میتۆدێکی تر بۆ ڕوبەڕووبوونی ئەم دەسەڵاتە پێویستە، چونکە لە کوردستان زۆر باسی شەقامەکرێ، ینی تۆ هەر سێ چوار بەرنمەیەکە دروستە بێت و پۆستێکە هەیە لەسەر فەیسبووک سەیرەکەی توانێکیان باسی ناڕزایی شەقامەکە، شەقام قبولەتی شەقام قبولی نییە. من وازانم ئیستلاحێکی زۆر زۆر مەقاتیە و تعبیر ناکا لەوەی کە لەو ناڕزاییە دروستەی کە لە ناو گەڕەکەکاری شاری سلێمانیا هەیە و نافێتە سەر شەقام. بەڵام ئەمە چۆن سازمان بین بۆ چۆن لەو چوارچێوەی شەقام دەسەڵات و شەقام ناڕزای ئەوانە دەرچینەوانە چی میتۆدێکی تر هەیە بۆ ڕوبەڕوەستانەوەی سەرکوت و تاوانکاری و نادادپەروەری و زوڵم و ستەمی ئەم دەسەڵات. بەدڵنیایەوە ئەو شێوە لە ڕوبەڕووبوونەوە چەکداریانەی کە لە ئەم ماوەیەدا بەرچاو دەکەوێت کە بەجۆرێک بووە بە دیاردە لە هەولێر و لە سلێمانی و پێشتری لە ناوچەی کەلار و ئەوانە بزانم بە کراز ڕەشەکان قەمیز ڕەشەکان شتێکی لەو بابەتانە بوو، جڵ ڕەشەکان بە ناوشتێکی لەو بابەتانە بوو کە کۆمەڵێک بوون بەرحاڵ دوای بەداخەوە جیران کە خەڵک شتێک و شەر و ناڕازیش بوون ینی ئەوانە ڕەنگە لەم جۆرە نمونانە زۆر ببن پێم وابێ ینی دۆخەکە بەبارێکە ڕواکە لەم جۆرە نمونانە زۆرە بن. من یەک باوەت پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە ئەوەیە کە ئەم شێوە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات لەگەڵ هێزە سیاسیەکانی تەنیشتی خۆی یا لەگەڵ خەڵکە وشیاری خەڵکی تا ئاستێکی زۆر بردووەتە سەرەوە، ناڕزایەتی خەڵکی ڕاستە لە ڕووی پراتیکیەوە ڕەنگە ڕایگرتە بێ یا جۆرێک ببێتە مای ئەوەی کە هەڵوێستە بکە بوەستێ پاشەکشە بکە ئەوانە، بەڵام یەکام وشاری خەڵکی زۆر بردووەتە سەرەوە. خەڵک بە شێوەیەکی فراوانتر لەم دەسەڵاتە دڕدۆنگن، ناڕازین، ناکۆکن و ناڕازین ینی بڵێن بێباوەڕن پێی متمانەن پێی متمانێن بە ڕاستەکانیشان نەماوە نەکات بە ناڕاستەکانیان. ئەمە بە بڕای من ئەمە شتێکی پۆزتیفە، شتێکی ئیجابیە کە ڕوویداوە و خەڵک خەریکە زۆرتر بیر لەوە دەکاتەوە وەکو بکەرێکی سیاسی بێتە ناو پرۆسی سیاسی، وەکو بکەرێکی سیاسی لە دەرەوەی دەسەڵات و لە دەرەوەی حیزبە سیاسی سونەتیەکانیش بێتە ناو بڵێن پرۆسی سیاسیەوە. ئێمە لە دوای 2000 لانیکەمە باسی کوردستان بکەین لە دوای حەفەی شوباتەوە وەکو پێشتر باسم کرد لە ئەنجامی شکستی یا پاشەکشە یا ڕاوەستانی حیزبە سیاسیە یا ڕێخستنە سیاسی نەریتیەکان کە توانای کۆکردنەوەی جەماوەر و هەڵخڕاندن و ڕێخستنی جەماوەر و داخوازی و خواستەکانی جەماوەریان نەمابوو جۆرێککە لە ڕێخستنی سیاسی هاتە ناوە کە ڕێخستنی پەرلەمانی بوو کە بۆ دەورەیەک ڕۆنەقێکی باشی پیدا کرد، کۆمەڵێکی زۆری کۆمەلگاشی لەگەڵ خۆی هێنا و هەر لەم پەیوەندیە سیاسیەدا توانم بڵم گۆڕان بوو بە هێزێکی گەورەی کاریگەری سیاسی لەسەر ئاستی ناوچەکە و بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان ئەیتوانی بڕیاری سیاسی بدا، بڕیاری سیاسی بگۆڕێ سەر بەخۆ لەوەی کە ڕابەتی گۆڕان خۆی چ خواستێکی هەبوو لە دەرەوە خواستەکانی خەڵک هەرچەندە لە دەوری ئەویش کۆ ببوونەوە، سەر بەخۆ لەوەی کە ڕابەتێکی کارامە و گونجاو نەبوون بۆ ئەو کۆبوونەوە جەماوەری و سیاسی خەڵک بە دەوریەوە بوو. باوەست لە بابەتە بین بابەتێکی ترە، بەڵام ئەم پرۆسەیە وەکو باسم کرد زۆر زوو ئەم بەفرە زۆر زوو چووەوە، زۆر زوو توایەوە، زۆر زوو شکستی خوارد. ئێستا ئێمە لە ڕۆژەکانی کۆتایی ئەو پرۆسەیە داین کە ئەمانی کە ئێستا ئەم ڕووداوانی کە ئێستا دەیبینین کە بەشێکە لەوانە ڕاستەکەی پێچانەوەی مەلەفی بەشێک لەم گروپە یا مەرسانە حیزبە پەرلەمانیانە بە بڕای نهایەتی ئەم پرۆسەیە. ئێمە لە سەردەمانێکی زۆر بە تایبەتی لە دوای شۆڕشی ئۆکتۆبرەوە ئێمە شاهیدی ئەوەین ئەحزابی سیاسی
ینی حیزبە سیاسیەکان کە دروست دەبوون جێگایەکی زۆر گەورەی بۆشایەکی زۆر گەورەی سیاسیان پڕەوە هەم جەماوەری لە ناو خۆیاندا ڕێک دەخست و هەم جەماوەریان پێدەگەیاند و هەم کادریان پێدەگەیاند و هەم مەدرسە بوون هەم ناوەندی خەبات بوون ناوەندی کۆبوونەوەی جەماوەری بوون هەم بەرحاڵ بەمعنای با بڵین مەدرسەیە بۆ نوێی کەڵە مەدرسەیەکی پێگەیاندنی کۆمەلگا بوو بۆ شۆڕشێک کە بتوانێت ئاڵوگۆڕ و چارەنووسی کۆمەلگا بە جۆرێک بگۆڕێت ئەتوانم بڵێم ماوەیە کە ئەمە بە جۆرە لە جۆرەکان مەلەفی بەستراوە ئێستا حیزبە سیاسیەکان کە خۆمان بەشێکین لەوانە ڕاستیەکەی هەرچی دەکەین چۆن تێدەکۆشین هەوڵ دەدەین ماندوو دەبین فیدایی دەکەین تەسحێ دەین بەڵام ڕاستیەکەی سیر دەکەی هێشتا هەر لە پەراوێزی ڕووداوەکانی هێشتا ئێمە ڕوودا و دروست ناکەین هێشتا ئێمە بە شوێن ڕووداوەکاندا دەڕۆین هێشتا هەڵوێز لەسەر ڕووداوەکان نیشان دەدەین نەگەوەی کە خۆمان ڕووداوەکان دروست بکەین بە بڕۆی منەوە پێویستی بە هەڵوێستەکردنە و هەر بە شوێن ئەمەشدا ئەو ناڕەزایەتیانی کە چەند ساڵێکە شقام بەخۆی و گرتووەکو تۆ باس کردو بێ نەتیجە بووە ینی نە دەسەڵات جوێی لێ دەگرێت نە کاریگەری هەیە لەسەر دەسەڵات نەدەتوانێت ببێتە هێزێکی ینی هێزێکی بەدیلە دروست بکە بۆ ئەم دەسەڵاتە بۆ گۆڕانکاریێکی شۆڕژگێڕانە و ڕیشەیی لە باشترین حاڵەتدا لە ناو کۆمەڵە گروپی فشاری سەر شقامەکان دەمێنێتەوە کە ڕاستەکەی دەسەڵات گرێوی کاتی لەگەڵ دەکات تاکەی ماندوو دەبێکەی هیلاک دەبێت دەچێتەوە ناو ماڵی خۆی ئەمە چای خۆمان بینیمان مامۆستایان لە حەفەی شوباتە ئێمە 63 ڕۆژ تەواوی شار و شارەچکەکانی سەر بە زۆنی سەوز و هەندێک لە ناوچەکانی زۆنی زەردیش خەڵک لەسەر جادە بوو لە مەدانەکانی ئازادی بوو لەم ساڵانی دوایی 100 دانە ڕۆژ مامۆستایی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی لەسەر جادە بوون و شیعاراندا و نەفرەت و نەفرینیان لەم دەسەڵاتە کرد داوای ڕوخان و گۆڕینی ئەم دەسەڵاتیان کرد داوای بەخۆداچوونەوەی ئەم دەسەڵاتیان کرد سەرزەنشتی کاروکردەوەکانی ئەم دەسەڵاتیان کرد بەڵام ئەم دەسەڵاتە نەکاریگەرێکی ئەو تۆی بوو لەسەری وە نەگوێشی لێگرت و نە باچی پێی بوو وێ بە بڕوای من ڕەنگە ئێستا من نەتوانم بەڵام ئەم ڕێگایە هەیە بەڵام بە بڕوای من ئێمە چوەکو هێزە سیاسی شۆڕژگێڕەکان هێزە سیاسی ئازادی خوازەکان و چوەکو خەڵکی ناڕازی و شۆڕژگێڕ و خەباتکار پێویستمان بە دۆزینەوەی ڕێگایەکە کە ئەو ڕێگایە ڕێگایەکی بە معنایە با بڵێن شعبیە کە ڕێگە کۆنەکاندا نەڕۆینەوە ڕێگە کۆنەکان بەو معنایی من بڵێم حیزبێک دروستەکەم هەموو کۆمەلگا دێن من ناو خۆمدا تەنزیم دەکەم بە بڕێ من ئێمە خۆمان دەبێت بچین لەناو کۆمەلگادا تەنزیم بین پێشەنگ بین ڕێکخراو بین و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان و خەباتی کۆمەڵایەتی بە جۆرێک بەرینە پێشەوە خەباتی گەست مەبەستم خەباتی کۆمەڵایەتی مەدەنی نییە ینی کە دەڵم مەدەنی نیە مەبەستم نییە سەربازی بێ خەباتی کۆمەڵایەتی سیاسی کە بەناوەرۆکێکی سیاسی کە ئامانجێکی سیاسی لە پشتەوە بێ کە گۆڕینی دەسەڵاتی سیاسی و گۆڕینی ژیانی سیاسی و گۆڕینی تەواوی ژیانی خەڵک و پرۆسی ژیانی خەڵک بێ ئەمە بە بڕای من ئێمە لە بەردەم کردنەوەی دەرگایەکی لەو بابەتانە داین و یەکێ لە ئەرکە سەرەکیەکانمان ڕۆشنکردنەوەی ئەمەیە دقیقاً ئەمە مەسەلەیەکی گرنگە و بڕای من ئەمە تیوری پێویستە و لێکدانەوەی پێویستە وردبوونەوەی پێویستە هاوکاری و هاوفکری هەمووانی پێویستە بەڵام مەسەلەیەکی چارەنووسازە بەڕاستی دۆزینەوەی ئەو ڕێگایە نەزانی من لەم دۆخەیە کە بازەکرێ لە ڕووخۆر هەڵاتی ناوەڕاستە ئەو زاهیرە و دیاردەی کە پێوترێ دەوڵەتی فاشیل ئیتر وەکو دیاردەیەکی دەگمن نایبینی ئەسڵەن خەریکە مۆدێلی دەوڵەتەکانی دنیا بن بە دەوڵەتی فاشل من 15 ساڵێک لەمەوبەر لە زانکۆ ئەم خوێن سەبارەت بە پەیوەندی یاخود مۆدێری دەوڵەت نەتەوە تیورێکی وا هاتبوو کە نیۆلیبرالیزم و ئەو ئاڵوگۆڕانی کە لە دنیای سەرمایەداریە ڕوویە و زەبەلاحبوونی کۆمپانیاکان و ئەو ئالیەتانی کە پێویستە بۆ بەرەو پێشچوونی بڵێن میکانیزمی ئابووری سەرمایەداری ئەم ئاسرا کارێکی کردووە کە دەوڵەت نەتەوە یاخود نیشن ستیت ئەو معنای ڕابردووی نەمێنێ و نەمێنێ بوێ بە دەستکەلایەک بە دەستی کۆمپانیاکانەوە بە دەستی کۆمپانیا سەرمایەداریە گەورەکانەوە ئەمڕۆ زیاتر و زیاتر ئەمە بەرجەستە ئەبێ نەک تەنها لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە لەسەر تاسەری دنیاە لە دەوڵەتی ئەمریکاوە بیگرە بۆ دەوڵەتە زۆر زەبەلاحەکان و تەنانە دەوڵەتێکی وەکو ئەوەی کە لە رووسیا مەسەرەن بە دەوڵەتێکی ئیستیبدادی ناوە برێ ئەوانە هەموو ئەم دەوڵەتانە بە جۆرێک
خەریکە کۆمپانیاکان و بەرژەوەندیە گەورەکان ئەوانە هەڵێ سۆڕێنن زۆرتر لەوەی کەواهین بێ بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە فێل ستیت یاخود دەوڵەتی شکست خوارد و ئەوانە ئیتر دیاردەیەکی دەگمەن نییە دیاردەیەکی هینە ئەمە ئاڵوگۆڕێکی بنچینەی و بنەڕەتی لە شێواز و میتۆدی خەباتە هێنێتە پێشەوە یعنی ئێمە هاوڕێ عەلی جارانەمان و دەوڵەتی بۆرژوازی ڕوخێنین ئەگرینە دەست دەسەڵات دەوڵەتی بۆرژوازی ڕوخێنین دەوڵەتێکی تر دەوڵەتی خەڵکی کارگەر و زەحمەکێش دروستەکەین لە برسەر بنەمای کە دەخۆی خەڵک بەڵام ئێستا ئیتر ئەم پرۆسی ڕوخاندنە تەواو بووە یعنی تۆ دەوڵەتێکمان بۆ دروستکەن بیر ڕوخێنین دەوڵەت نابیر ڕوخێنین دەوڵەت ئەو دەوڵەتە بەو دام و دەستگایی کە وەکو لە ڕابردووە هەبوو ئەوانە چیتر ئەوە نەماوەتەوە ئەمڕۆ ئەم شێوازە و ئەم پێکاتانە لە دام و دەستگای سیاسی هەن کە بڵین ئەناسیرەکان و توخمە ئەساسیەکانی دامەزراوەی دەوڵەت دەزانم وەکو دەسەڵاتی چینەکە بەسەر چینێکی تراوە حەقیقەتە بەڵام ئەوەی کە تعریفی دەوڵەتەکات و ئەوانە وەکو ئەوەی کە ناوەندێکی محتەکیر یاخود بڵین مۆنۆپۆلی ممارەسەی عنفی هەبێت لە ناو مجتەمع ئەمە ڕۆژ بە ڕۆژ خەریکە لە بین نەچێت لە دۆخێکی لەم بابەتەیە میتۆدەکانی کاری سیاسی ئاڵوگۆڕی بەسەرادێ خاڵێکی تر ئەوەیە من بیرم دە سەردەمانێکە لە ئەعدادی بووین لە ئەعدادی ئەزمەر بووین لە سلێمانی گەڕەکێگە بوو گەڕەکی گاورادوانە بڵین سابوونکەرانە تا ئەچوە سەر جادەی سابوونکەران هەموو خۆپیشاندانەکانمان بەم کۆڵانانەیە ئەبەر تاگەشتینە سەر جادەی سابوونکەران دەنگ نەبوو ئەچوینە سەر جادەکە تەقە دەستی پێکرد بۆچی بە جۆرە لە جۆرەکان ئەو کۆڵانانە ڕزگار کرابوون لە دەسەڵاتی باز ڕاستە ئەهاتنە ناو مەفرەزیانە هێنا و خەڵکیانە کرد بەڵام غەریب بوون بەو ناوچەیە کە ئاهاتن وەکو هێزیشی داگیرکەرە هاتن لەسەر شەقامەکانە ئەنتوانی سەربازدا بنێن و بە چەکوانە بەڵام لە ناو گەڕەکەکانە نیانەتوانی بین ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەمڕۆ لە شاری سلێمانی چیتر بەرەو ئەو ئاراستەیە ئەڕۆین نزیکە بینەوە لەوە کە دەوڵەت ڕاستە تونند و تیژی بەکارێنێ قەمع بەکارێنێ خوێن ڕشتن بەکارێنێ ئەوانە بەڵام خەریکە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ کۆمەڵگایە ئەپسێنێ و ئێرە ئیتر فرسەتی ئەوە دروست ئەبێ کە لە ناو ئەو گەڕەکانەیە لەو شوێنە کە دەسەڵاتی دام و دەستگا سەربازیەکان و ئەوەکان کەمتر دەبێتەوە بیاعتیبارەی نامێنێ فرسەت بۆ ئەوە دروستە بێ کاسوڕاوان بتوانن شێوازێکی نوێ لە ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی لە ناو گەڕەکانیان دەست پێ بکەن هەرە وەزیە چوزانم دروستکردنی گروپی جۆر بە جۆرە بۆ پارێزگاریکردن لە ئەمنیەتی گەڕک بۆ پارێزگاریکردن لە ژینگەی گەڕک نازانم هەموو ئەمانە ئەتوانن ئەو شێوازانە بن لە خۆڕێخستنی خەڵک کە بتوانن لە داهاتوە ببن بە بەردی بناغە و بڵین ئەو خشتانەی کە یەک لەسەر یەک هەڵیان نەچنی بۆ دروستکردنی دەسەڵاتێکی نوێ لە کوردستانە کە تعبیر بێ لە خەڵک بڕای من شۆڕش هەر پێویستە لە کوردستانە وڵام شۆڕش لە کوردستانە زۆرتر بنیادنانە تا ڕووخاندن زۆرتر دروستکردنە تاکو وەلانان و هەڵۆشانەوە گەر ناو ڕۆژەی کە خەڵک توانای ئەوە هەبێ خۆی ڕێخابە و بەو ڕادەیە زۆر بە ئاسانی ئەتوانێم دام و دەستگا ئەمیانە لە کۆڵخۆی بکاتەوە بەرحاڵ هەڕەشەی دەوڵەتەکانی ناوچەکارە مێنێ بەڵام ئەوەی تر ئەم هێزە ژتوانێ بەشێک بێ لەو بەرەنگاری کە لە ناوچەکەیە لەگەڵ سەرکوتا هەیە من بەرحا پێم خۆشە دو تعلیقی تۆ لەسەر قسانی ئەخیری خۆم ببیستم وازانم نزیک بووینەوە لە سەعاتونی و بە جۆرە بێ بەرنامەکەمان تەواوکەین ئەگەرچی ئەم باسایی هێنا زۆر تریشی لەسەر بڵین ڕاست بە بڕای منەوە دروستە ینی ئاڵوگۆڕێکی جددی بووە یعنی ئاڵوگۆڕەکە تەنها لە پەیوەند بە ژیانی خەڵکەوە نەبووە لە پەیوەند بە ژیانی دەوڵەتی و دەسەڵاتیشەوە ئاڵوگۆڕەکان ڕوویداوە بە دڵنیاییەوە ینی دروستبوونی با بڵین گۆڕانکاری لە ڕێگای خەباتی خەڵکەوە بەڵام بۆ معنایی کە خەڵک خۆی بکەری سیاسی بێ ئەمە یەک جیاوازی لە بینی ئەم دووشتەیە بکەین جاران حیزبەکان و تا ئێستاش تا ڕادەیەک ینی تا ڕادەیەکی زۆر حیزبەکان بکەری سیاسی بوون جا و حیزبانی کە گەورە بوون ئەیانتوانی کردەوەی سیاسی زۆرتر بکەن چالاکی سیاسی زۆرتر بکەن ڕووداوی سیاسی زۆرتر دروست بکەن هاوڕێ علی من تۆزە لێرە بە اختلافێکم هەبێت لەگەڵ تا من وازانم جەماوەت لە ڕابردووشە بکەری سیاسی و نەزانی هەست دەکەم جاران شتێک
لە ڕێگەی حیزبەکانەوە ئەیان کرد بەڵام حیزبەکان وەسیلەیەک بوون بەدەست جەماوەرەوە بن پێم خۆشە ببوورە ئینەکەم بڕی بەس پێم خۆشە لێرەیە سەرنجێک بدەم ئەزانی شۆڕشی ئۆکتۆبەر زۆر باسەکرێت کە بەلشەفیەکان کردویانە بە دوژمن و بە دۆستەوە ئەوانی کە لەگەڵ شۆڕشی ئۆکتۆبەران ئەڵێن بلیمەت بوون ئەوان نەبوو نای هیچ شتێک ڕووی نایە ئەوانەشی کە لە دژی شۆڕشی ئۆکتۆبەر ئەڵێن کودەتایەک بوو بەشەکەکان هاتن کردیان بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە بەبێ ڕێخستنی جەماوەر بەبێ و شورانی کە لە تەواوی لادەکانی رووسیا کرابوو رووسیاشیاوە پانوبەرین و ئەوانە بە 2000 ئەندامی حزبی بەشەفی لە پترزبۆرگا کۆنتترۆل ناکرا ئەوەی کە خەڵک کە کرابوو ئەو وەختەش هەر ئەوە بوو بەڵام ئێمە فلیمەکان بە جۆرە بۆ ژێڕاوینەتەوە هەر ئەوەی کە پاڵەوانەکان چیان کرد کە بەتەڵەکان چیان کرد نەک ئەوەی کە جەماوەر وە خەڵک وە راپەڕینی خەڵک لەو دۆخەیاتی کرد منەوە سەرنجەم هەیە من پێم وایە لە ڕابردوو شەهر جەماوەر بکە مێژویان دروست من پێم خۆشە بۆ تەواوکردنی قسەکەی تۆ بە بڕای من شۆڕشی ئۆکتۆبەر خۆی جۆرێک بولەوەی کە ئێستا ئێمە دەمانەوێت باسیکەین شۆڕشی با بڵێن بۆلشیویکەکان یا پارتە سیاسیەکان ئەگەر بە شێوەیەکی گشتی تر باس بکەین پێشەنگایەتی بزوتنەوەیەکی جەماوەری و کۆمەڵایەتیان کرد ئەو ئاڵوگۆڕەی کە ڕوویدا لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر ڕوویدا لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە ئەم بزوتنەوە سیاسی شۆڕژێڕە حتا هاتۆ زیاتر سیاسی بۆتەوە حتا هاتۆ زیاتر فیرقەیی بۆتەوە حتا هاتۆ زیاتر با بڵێن تەشکیلاتی بۆتەوە بە بڕای من لە بیدایەتی لە سەرەتای دروستبوونی شۆڕشی ئۆکتۆبەردا یعنی لە ساڵەکانی پێشترەوە لە خودی شۆڕشی ئۆکتۆبەریشدا ئەوەیە کە ئێستا ئێمە دەڵێن دەبێت ڕوو بدا بەڵام لە تەراکومێک لە پرۆسی سیاسی لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە هاتووە حیزبە سیاسیەکانی کردو بە نوچی ڕمی خەباتی سیاسی خەڵک لە دەرەوەی حیزبە سیاسیەکان هیچ نەبوون ئێمە بە بڕای من بەشێکی ئەگەر بمانەوێ ئەبێ ئەو ئەزمونە سیاسی کە شۆڕشی ئۆکتۆبەر کردی دەوڵەمەندیکەین زیندوی بکەنەوە پەرەی پێ بدەین زاخاوی بدەین دەمەزەردی بکەینەوە بە بڕای من بەش بە حاڵی خۆم پێم وایە ناڵم دقاو دەقەوە بەڵام بە بڕای من ئەو پرۆسەیە و پرۆسەکانی پێش ئەوەش نمونەی زۆر زند و جوان و گەورە و پڕبایەقی تایە ئەزمموی زۆر گەوری تایەکە و ئەزمونانە ئێمە بێ کەڵکی لێوە بگرین بۆی کە بتوانین ئەزممویەکی نوێ بێنین بۆ خەبات و تێکۆشان حیزبەکان بەشێک بن لە خەباتی کۆمەڵایەتی خەڵک حیزبەکان چەتر نەبن خەڵک لە ناو خێمەکەی خۆیاندا کۆ بکەنەوە لە چواردەوری مێخ بچەقێن و دەرگاکەی دابخەن و ئەگەر حیزبەکە گەورە بوو خەڵک گەورەیە ئەگەر حیزبەکە کاری کرد خەڵک ئەیکا بە بڕای من ئەبێ حیزێک بەش حیزبەکان ڕێخستنە سیاسەکان بەشێک بن لە پرۆسەی خەباتی کۆمەڵایەتی سیاسی من زۆر جار ئەم با بڵێن زۆر جار ئەڵێن خەباتی سیاسی کۆمەڵاتی خەباتی سیاسی کۆمەڵایەتی یعنی بەرنمەیەکی سیاسی تو ئەتەوە کۆمەڵایەتی بکەیتەوە بەڵام بە بڕای من پێچەوانەکەی دروستە شۆڕشی ئۆکتۆبەر پێچەوانەکەی کرد خەباتێکی کۆمەڵایەتی سیاسی کردەوە ئێمە ئەبێ ئەم خەبات و ناڕزایەتیە کۆمەڵایەتی کە لە ناو خەڵکدا هەیە ئەو ئاوات و ئامانجا ئینسانی کە لە ناو خەڵکدا هەیە ئەو خواستن خەڵکدایە سیاسی بکەینەوە بە ئاقاری ئەوەی کە بتوانین گۆڕانکاریەکی سیاسی کۆمەڵاتی گەورە دروستکەین بە قازانجی ژیانی گشتی و قازانجی خێری گشتی زۆر باشە دەستت خۆش بێ هاوڕێ عەلی من زۆر خۆشحاڵ بووم و زۆر لەزەتم برد لەم گفتوگۆیە و لەم قسە و باسە لەگەڵ ئێوەیە بە ئومێدەوەی کە بتوانین بەرنامەی تریش سەبارەت بە ڕووداوی تر و باسی تر پێکەوە ئەنجام بین زۆر سپاس دەکەم دووبارەوە فرسەتدا بۆ دەستان خۆش بێ زۆر باشە بەڵێ هاوڕێیان و بینەرانی ئازیزی کەناڵی هیوا بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی لایڤی ئەم هەفتەیەشمان دیالۆگێک و لەگەڵ هاوڕێی خۆشەویستم عەلی مەولود سەبارەت بە ئەو ڕووداوانەی کە دەستێمانی ڕوویداوە داوتێکردنی و لێکدانەوەی لایەنە جۆراژوور ڕووداوە ماناکانی و کاریگەریەکانی بەرحاڵ تا بەرنامەیەکی تر هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم بیرتان نەچێگەر نەتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن لە هەر شوێن ڕۆژتان یا شەوتان خۆش بە نیازی دیداری نزیک هەر بژین